دۆستان ئازیزان خۆشحاڵین جارێکی کە بەیەک شادەبینەوە ئەم جارە لە تەوەرێک کە بۆ فیلمسازی بۆ میدیا بۆ هەموو بوارەکان ئەوەی کە ئەبینرێت زمانە زمان بنەمای سەرەکیە لە میدیا و لە ڕاگەیاندن هەر چۆن وێنە ئەگاتە هەموو ماڵێک ئەچێتە بەرهزری هەموو کەسێک لە مناڵەوە هەتاکو گەورە هەروەها زمانیش هۆکارێکی زۆر زۆر سەرەکیە ئەگاتە هەموو ماڵێک ئەگاتە هەموو تەمەنێک ئەگاتە هەموو توێژێکی کۆمەلگا لە ڕێی ئەم میدیایەوە ئەتوانین زمان پاک و گەڵاڵەکەین ئەتوانین زمانی ڕەسەنی کوردی بپارێزین ئەتوانین هەموو ئەو دەستەواژە و ئەو وشانەی کە کۆن بەکارهێنراون نەک هەر کۆن بەڵکو لەگەڵ جینۆسایدەکانە کە یەکێک لە مەبەستی جینۆسایدەکانەوەی سڕینەوەی زمانە تۆ سێرکە لەگەڵ ئەنفالە 5,000 گوند لە ناوچوو 5,000 گوند یعنی بەمانای ئەوە دێت 5,000 زارەکی بچکۆلەی زاراوەکانی زمانی کوردی تۆ هەر دێیەک لەگەڵ دێیەکی کەیە خاوەنی تایبەتمەندی وشەی زارەکی خۆیەتی هی خۆی هەیە تایبەتە بە هی خۆی هەر گوندێک ئیتر وەرە تۆ لە بینی 5,000 گوندە چەند ملیۆنەها وشەی کوردی لەگەڵ ئەنفالە بەرەو لە ناوچوون چوو لەگەڵ جینۆسایدی برا ئێزیدیەکانمانە بەرەو لۆ ناوچوون چوو هەرچەنێ ئەو تازەیە بەڵام ئێمە لەوەیە بڵێن کەسانی ئەنفال ماون یا کەسانی ئێزیدیەکان ماون کەسانی هەڵەبجە ماون کەسانی ئەو قوربانیانە ماون بەڵام ماون ئەمڕۆ ئەوان دەستەواژە وشەی تازە بەکارێنن بە جۆرەی ئەو شار و ئەو جیانی کە تیای ئەژێن بە جۆرەی ئەو پیشانەی کە لە ڕۆژی ئەمڕۆیە بەکاری ئەهێنن یعنی هی ئەو کاتەی گوندەکانی خۆیان زێدی باپیرانی خۆیان نەماوە اینجا ئەو وشانە لە ڕێی میدیاوە ئەبێ بڕۆین گوند بە گوند بگەڕین بیان هێنین زیینویان کەینەوە بە تایبەت تەلەڤزیۆن بە تایبەت لە ڕێی تەلەڤزیۆن لە ڕێی هەموو ئەو هۆکارانەی کە لە تەلەڤزیۆنەوە نیشان ئەدرێن ئەبێ ئەو وشانە گوند بە گوند بگەڕین زیینوی کەینەوە لە جیاتی ئەوەی وشەی تازە داتاشین یاخو وشەی بێگانە بێنینە ناوەوە بۆ ئەم مەبەستە یەکێک لەو کەسانەی کە خەمخۆرێکی گەورەی زمانی کوردیە ئەوەی کە هاوڕێیەکی نزیکمە و دەمێ ساڵە من ئاگام لێیەتی چەند بە پەرۆشە بۆ زمانی کوردی نەک بۆ وشەی بەڵکو بۆ فاریزەی بۆ پیتێک کە زیاد بێ یاکەم بێ هاوڕێ دێرینم کاک سەرکەوت عەلی ڕاگەیانکار خۆشحاڵم نازانم پێی بڵێم کاک سەرکەوتی خەتات خۆشنووس یان هەر کاک سەرکەوتی ڕاگەیانکار کاک سەرکەوت جانیاخوا بەخێر بێ باندیەمان زۆر سپاس کاکە سەرکەوت چاوم ڕوون بەڕاستی منت گێڕایەوە بۆ نزیکەی 30 بۆ 35 ساڵ لەمەوە بەرکە ئێمە پێکەوە بووین و زۆر جار ئێوە کاری شانۆیتانە کرد من پۆستەر و بابەتە هونەرەکانم بۆ ئێوە ئامادە کرد و ئەنووسیەوە بەڕاستی زۆر خۆشحاڵ بووم من ئێستا بەبینینی تۆ موچڕک بە گیانمدایە چونکە هاوڕێتی بەشێکە لەو گیان و ڕۆحی پێی ئەژین زۆر سپاس بۆ ئەو پێشەکێ جوانت هەر ناوێک لە من بنێ من فەخری پێوە کە موجەی شانازیە ئێوە چونکە هەمیشە جێدەستان دیارە ئێوە هەمیشە بەرهەمتان هەبووە ئێوە هەمیشە لە کاروان ئابوون گۆران گوتنی هەم خانەخوێ بوون هەم میوان بوون جاریش کە زۆر سپاس بۆ ئەم دیدارە و زۆر سپاس بۆ ئەو پێشەکێ جوانەتان قوربانت بم چاوەکەمی کاک سەرکەوت جانەوە ئەرکی سەرشانی هەموو کەسێک ئەوە ناوێرە بڵێم هەموو تاکێکی کووردە چونکە جارە لەسەر تاک وشەیەکە ڕوونکردنەوەیەکەدا هەموو کەسێکی کووردە لە جێی خۆیەوە خەمی وشە بە وشەی ئەو زمانە پاراوەمان بخوان من ئازیزان حەزەکەم باز لەوە بکەم من چۆن کاک سەرکەوت کەوتە بەر سەرنجم لەسەر زمان پۆستەری فیلمی قەرەجی بۆ کردین نووسینەکەی پۆستەرەکە دادە بێگەردخان بوو
بێگەرد و عوسمانی نیگارکێش ئەو کردبووی منش ڕنگ ڕێژیم بۆ کردبوو کاک سەرکەوتش خۆشنووسی ئەکرد ئیتر لەسەر وەرەقەی ترێز بوو وابزانم لە ناوەکەی خۆمەوە کە ناوەکەم بە کوردی بوو باوکم عەرەبی بوو ناوی مەجید کاک سەرکەوت بۆچوونی وابوو مادام مەجید عەرەبیە ئەبێ بە عەرەبی بنووسرێت نەک بە کوردی لێرەوە من ئەو بۆچوونەی کاک سەرکەوت کەوتە بەر سەرنجم و هەستم کرد کە خەمخۆرێکی گەورەی زمانی کوردیە ئیتر لێرەوە سەری گوڵۆڵەکە کرایەوە و زیاتر کەوتینە بەر گفتوگۆ و گەنگەشەی زمان پێکەوە کاک سەرکەوت گیان ناوی تەوەرەکە ئەڵێن خەمی زمانی کوردی بەڵێ خەم بۆچی خەم هەڵبژێرین بۆچی بیکەین بە خەم بۆچی لە خەمی ئەو لەو خەمەوە دەست پێ بکەین چونکە خەم ناوێکی گەورەیە و بە تایبەت بۆ زمانی کوردی بەڵێ کاک سەرکەوت با بە وتەیەکی مامۆستا و ڕابەرم مامۆستا عوسمان چێوار دەست پێ بکەم هەموو جارێ ئەی فەرموو ئەگەر هەر کارێ هەر ئیشێ هەتا وەزیفە لە فەرمانگا ئەگەر خەم نەبێت بەرهەمی نابێت بەردەوام نابێت ئیش و کارت بۆ ناکرێت بۆیە ئێمەش ئەم تەوەرەمان ناونا خەمی زمان چونکە زمان ناسنامەی نەتەوەیە ئەمین مەعلوف نووسەری لوبنانی ئەڵێ زمان بەشێکە لە کەرامەتی نەتەوە هەتا ئەو کەسەی تۆ نەیدوێنی و قسەی لەگەڵ نەکەیت و زار نەکاتەوە نازانی تۆ ئاسی ڕۆشنبیریشی چەنە یعنی بابەتی زمان هێندە گەورەیە بابەتی زمان هێندە گرنگە کە هەروە بە ئاسانی ناتوانین ئێمە قسەی لێ بکەین چونکە بەڕاستی زمان زانستە تۆ سەرنج بە لە مێژوودا کورد ئەگەر هیچیشی نەبوو بێ زمانی هەبووە ئەم زمانە کوردی هێشتوتەوە ئەگینا هەروەکو خۆتان پێشەکی بەرنامەکە فەرمووتان ئێمە جینۆساید کران ئێمە کیمیایی باران کران ئێمە 4500 گوندمان خاپۆر کرا وێران کرا خەڵکەکەی ڕاگوێزرا بۆ ئۆردوگای زۆرە ملی هەموو شتێک هەرچیەک ئەوەی ئەڵێ کارێکیان پێکردین سەرما بە هەتیوی نەکردووە بەڵام ئێمە بەهۆی زمانەوە ماینەوە بۆیە ئەرکی ئێمەیە نەک ئەمڕۆ تەنانەت نزیکەی 100 ساڵێ لە بۆ پێشکاتێک کە پیرەمێر لە تورکیا ئابیا و سەردانەیە کات لەگەڵ شێخ مستەفای نەقیب و شێ مەحموو ئەوانە دوای ئەوە کە نایەتەوە ئەو کاتە لەوێ ئەڵێ من ئەگەر قسەم کردو زارم کردوێتەوە ئەبێ تەرجومانم گرت بێ چونکە لە کوردەکانی ئێوە ئەوێ نەگەشتوم لەو کاتۆ پیرەمێر خەمی زمانی بووە پیرەمێر هەوڵی یاوە بۆ ئەم زمانە کە پاراو بێ ئەم زمانە شیرینەی ئێمە ڕۆژ بە ڕۆژ ئێمە برەوی پێبین نەک خۆمان تووشی قەیرانی بکەین یا خۆمان بەهۆی ئەم ڕۆژگاری ئەمڕۆ بە تایبەتی لە باشووری کوردستان تووشی نەک قەیران تووشی لە قاڵبدانی حیزبی بووە بۆیە هەموو کات و هەموو ساتێک من ئەڵێم ئەبێ خەمی زمان خەمینان بێ خەمی نیشتیمان بێ چونکە ئێمە چی نووسرا و چی سەرچاومان هەیە هەمووی هەمیشە لە خەمی زمانە بوون تەنانەت مامۆستا جەمال عەبدوول لەم ماوەیەدا کتێبێکی بڵاو کردەوە هەر بە ناوی خەمی زمان چونکە ئەم زمانە خەمی هەموو کەس بووە تەنانەت ئەوانەی کە نەشیان خوێنەوە چونکە خۆی زمان ناس هەیە و زمانەوان هەیە و زمانزان هەیە زمانزان ئەوانەیە کە چەند زمانێک گەزانن جگە لە زمانی دایک بەڵام زمان ناس ئەوانن کە خۆیان هەوڵێن بۆ خزمەتی زمان بۆ خەمی زمان نمونەی تۆفیق وەهبی نمونەی مامۆستا ئیبراهیم ئەحمەد نمونەی گۆرانی شاعیر نمونەی پیرەمێردی نەمر بەڵام زمانەوان ئەوانن کە ئەخوێنن لە کۆلێجێک لە لایەنێک لە بوارێک لە شوێنێک کە تایبەتە بە زمان بەڵام ئێمە هێندەی هەسوان پێکردو ئەوانەی کە لە خەمی زمان نابوون و ئەوانەی کە هەوڵیان بۆ زمان ناوە زیاتر زمان ناسەکان من هەمیشە تۆ سەرنج بە کەسێکی وەکو تۆفیق وەهبی کە کەسێکی سەربازیە عەسکەری بووە کەسی دایم لە خەمی زمان نبووە ئەو لە 1930 سەدەی ڕابردوو ئەو بابەتی و کتێبی بۆ زمان بڵاو کردوێتەوە مەسەلەن کەسێکی وەکو ئەلف بێ هەوری مامۆستا ئەبوبەکر هەوری کە کتێبێکی هەیە خۆشبەختانە من دەسم کەوتووە لە ساڵی 68 لە سلێمانی چاپی کردووە بە ناوی دەستوری زمان یعنی ئەمانە
بۆ خۆیان زمانەوان نەبوون دایم بەڵام هەمیشە لە خەمی زمانە بوون چونکە زمان ئاسی ڕۆشنبیری دەرەخات زمان سوقرات وتەنی هەتا دەم نەکەی تۆ نازانی ئەڵێ جارێکیان کەسێک بە جلوبەرگێک و بە پۆشاکێکی جوانەوە بە فیزە و بە بەردەمی سوقراتە هات و ئەچوو وتی سوقرات پێی ئەڵێ قسە بکە با بدبێنم زار بکە با بدناسم یعنی بەڕاستی زمان هەروە ئاسان نیە ئێمە بە ئاسانی بەسەریا بڕۆین و بە ئاسانی باسیکردن چونکە زمان ئێمە هێشتۆ زمان ناسنامەیە زمان کۆڵەکەی ژیانە خۆشببختانە کاکە سەرکەوتجان دەسەکان خۆش بێ تۆ بۆنەکەمان نزیکە لە ڕۆژی زمانی دایک کە دوو ڕۆژی ترەکات ئەمە بابەتێکی زۆر خۆشە چونکە دوو ڕۆژی کە ڕۆژی جیهانی زمانی دایکە کە ئێمە ئەمڕۆ لەو خەمی زمانە ئەدوێن و لە زمانی دایکە دوێن کاک سەرکەوتجان طبعا ئەو پیرۆزبایی ئاکەم لە هەر هەمومان چونکە سەبارەت بە زمانی کوردی من لە هەنێ سەرچاوەوە خۆم بەرچاوم کەوت و هەر لە دیواری فەیسبوکەکەی خۆما دامگرت کە چۆن لە ڕێی سەرچاوەکانی جیهانی و بە تایبەت یۆنسکۆ و کە زمانی کوردی نەک ئەو زمانانەیان تەتەڵە کردووە لە بێژنگ و لە سەرنجداوە کە لە سەرەنداوە کە بزانن کام زمانە زۆرترین وشەی ڕەسەنی دایکیان بەکارهێناوە تا ئێستا تیای ماوەتەوە خۆشحاڵ بەوە زمانی کوردی سێم زمان بووە لە جیهان یعنی ئەمە قسەی من نییە من وەکو کەسێکی سۆزدار بەرامبەر بە نەتەوەکەی خۆم و بەرامبەر بە زمانی دایکم ئەم پیا هەڵدانە بە خۆمانە هەڵدەم نەخێر ئەمە هینی یۆنسکۆیە چونکە من لەوێشە شیکاریەکەم نووسیوە لەسەر ئەوە هەر لەو دیوارەی خۆمە کە بۆ زمانی کوردی بۆ بە سێەم زمان لەبەر چی لەبەر ئەو هۆکارانەی یەکەم شت داگیرکەر نەبووینە تۆسێت کە زمانی عەرەب داگیرکەر بووە تورک داگیرکەر بووە فارس داگیرکەر بووە کە چوونەتە هەرجێ داگیریان کردووە ڕێژەیەکی کەمی سەربازەکانیان چۆتە ئەوێ و ئەو دەستی بەسەر ئەو جێگەیا گرتو وای لاتۆ سەربازەکانیان بازرگانەکانیان کە چوونەتە ئەو جێگەیانە بۆی بازار بۆ شمەکەکانیان پیاکەن بۆ ئەوەی بتوانن تەواو دەست بەسەر ئەو جێگەیا بگرێن هەوڵیان داوە زمانی ئەو جێگەیە فێربن بۆیە زاراوەیەک لەوێ دروست بووە یعنی تۆ سێر کە زاراوەی عەرەبی عێراقی زۆر جیاوازە لەگەڵ زاراوەی عەرەبی مصری لەگەڵ زاراوەی مەغربی و جەزایری ئەوانە زاراوەی عەرەبیەکە کاریگەری ئەو ناوچەیی بەسەرەوە بووە و بۆیە وشەی ئەو ناوچانە هاتۆتە ناوی عەرەب لە هیچ جیەکە وشەی بەکار نایەنێ لە عێراقا بەکارێنێ ئەو عێراقش کە لە 1920ەوە ناوی نراوە عێراقە جنا عێراق نەبووە لە کاتی 625 زاینیە کە لەشکری قاع هاتۆتە کوردستان و کەوتونەتە داگیرکاری لەژێر بەیداخی ئاینی ئیسلامە ئەیتر ئەلەو کاتەوە ئەمان زمانی کوردی کاریگەری لە سەریان هابووە بۆیە وشەی پ و چ و زۆر لە وشەکان لە پیتەکان با بڵین لە زمانەکان لە زمانی عەرەبی عێراقی هەیە تەنانەت وشە هەیە یعنی بۆ کابرایەک لە بەغایە بڵێ ئاکوفە دەردب جگەری وای ما عندي پارە ما عندي پارە ما عندي پارە یا مەسەلەن ئەڵێ شلۆنەک لە چلۆنێکی خۆمان لە چلۆنی خۆمانەوە هاتووە لە چۆنی خۆمانەوە هاتووە ئەمە بۆ نمونەشتی سادە ئەڵێ معنیم چەند دەست وشانە بەڵام وشەی تر زۆر زۆرە تۆ هەر سەیری ئەو وشانە بکە ئەوەی ذجی بەدواوە بێوەکو تادج سادج نەمادج ئەمانە هەموو وشە کوردیەکانن کاوان کردیانە بە عەرەبی اینجا تۆ وەرە لای ئەمازیغەکان من کۆمەڵێک کەسی زمان ناسی ئەمازیغیم دوان ئەوان باسی ئەویانە کردیان وت هەر عەرەب هەر هەموو وشەکانی ئێمەیان بەکارهێناوە هەروەها قوتیەکانی مصریش بە هەمان شێوە ئاڵێن بەڵام ئەمە زمان ناسەکانیان نەوەکو کەسانی بەسیط نازانێت کەسانی سادە اینجا بۆیە ئێمە داگیرکەر نەبووین تا وشەی ئەو ناوچانە بێتە ناو زمانەکەمانەوە بەڵکو ئێمە پارێزەری
کە نەریت و زمان و مێژوو بوونی خۆمان بووین بۆیە زمانی ئێمە بە پاراوی ماوەتەوە ئەمە یەکێک ئەو هۆکارانە چین کاک سەرکەوت کە بوونەتە هۆی ئەوەی کە زمانی کوردی بە پاراوی بمێنێتەوە هۆکارەکان نازانم لەوەی نامێت لە تەوەری بابەتەکەت لادەم بەڵام پێم وایە ئەوە لە لای تۆ هەیە و وەڵامی ئەو پرسیارە خۆی لە ڕاستیە هەموو نووسەر و شاعیرەکانمان تەنانە سیاست بەدارەکانمان ئەوانەشی کە خەریکی سیاست بوون هەمیشە عیشقێکی گەورە و سەیریان بۆ وشەی کوردی و بۆ زمانی کوردی هەبووە هەمیشە کوردی لەلایەن زمانێکی گەورە بوو و بەو عیشقەوە بۆ ئەو زمانیان ڕوانیە و تەنانە دەگەر کەسێک حاجی قادر کۆیی گوتەنی لە کوردی حەزنەکە کوردێ مەڵێن چیەوە یا چۆنە لە دایکی پرسیارێکن کە ئەو بێچۆی لە چۆهێنا یا گوتەنی کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە هەمیشە زمانی خۆی سەرچاوەکە لە چیەوە هاتووە لە چیە سەرچاوی گرتووە ئێمە هەمیشە ماڵ لە کۆڵ بووین ئێمە لەبەر ئەوەی نەکرد زمانەکەمان خاکەکە و وڵاتەکەشمان لە دلەت و پارچە پارچە کراوە هەمیشە لەژێر ڕەحمی شمشێرەکان نبووین چی بە ناوی دینەوە بێت چی بە ناوی داگیرکردنەوە بێت چی بە ناوی سوپای بێگانەوە بێ لەبەرەوەی ئێمە ئەگەر هیچ شێکیشمان نەبوو بێ بە عیشقێکی زۆر گەورە و گرانەوە بۆ زمانمان ڕوانیوە و ئێمە بەرگریمان لە زمان کردووە و هەوڵمانداو بە بەردەوام یعنی ئێمە خۆمان بە بیرەوەری تەمەنی خۆشمان کە پێش سەردەمی ڕاپەڕین ئێمە هەموو زۆر جار وابەسە و کوشتەی وشە و دەستەوازەی شیرین و پاراوی کوردی بووین و تەنانەت هەر لای خۆشمان لە باشووری کوردستان کەسێکی وەکو مێجەرسۆن کە من هەموو جارێ پێی ئەڵێم دوژمنێکی دڵسۆس ئەو پیاوە ئەو کەسە ئەو سەرکردە سیاسیە سەربازیە خەڵاتی داناوە بۆ کەسێک بۆ شاعرێ بۆ نووسەرێکە بابەت بە کوردی پەتی بنووسێ بە وشەی پارای و جوانی شیرینی کوردی بنووسێ بۆ نمونە شێخ نووری شێخ ساڵح خەڵاتی بردوێتەوە کە شعرێکی بە کوردی پەتی نووسیوە یعنی ئێمە هێندە عیشقەکەمان بۆ زمان گەورە بۆ تەنانەت دوژمنەکانمان ئەوانەش کە هاتوون حکمیان کردووە و حکومدار بوون و سوپا وڵاتیان لە پشت بۆ ئەوانی شەر زمانی شیرینی ئێمەیان خۆشویشت و ئێمەیان خەڵات کردووە کەسێکی وەکو مێجەرسۆن بۆ یەکەم جار چاپخانە لە سلێمانی دانێ و گۆڤار دەرەکاکە ئەمە بۆ خۆی هێندەی کە ئێمە گڕوتینمانەیاتێ هەروەکو چۆن پیرەمێر دەڵێ لە گەورەی نەورۆزاڵێ لاوان بە عیشقەوە ئەچوون بەرەو پیری مەرگەوە ئێمە بۆ زمانەکەمان بە بەردەوام هەوڵمانەوە چونکە ئێمە خاکەکەمان وەکو زمانەکەمان لە دلت کراوە بەڵام کاک سەرکەونەی شارینەوە و بە ئاشکرا باسیکەین ئێمە خۆشمان دەستمان هەبووە لەم زمانە و خۆشمان تووشی قەیرانمان کردووە چونکە تۆ بتەوێ نەتەوێت دەسەڵات حکومداری کاک سەرکەوت پێم وایە بە ئەو کێشەیە بخەینە دواتر چونکە ئەوەش من لای خۆم پرسیاری ترم هەیە هەمووی بەیەکەوە گەڵاڵاکەین بەڵام من مەبەستم لەو ئەو هۆکارانە بوو کە چی بوون زمانی کوردی ئێمەیان هێشتەوە من بۆ چوونێکەمەیە ئەمەی من و تۆ طبعاً منەوە نییە من پرسیارە لێ بکەم کاک سەرکەوت و وەڵام من بیتەوە نەخێر مێمەمانێ هەردووکمان گەنگەشە بکەین هەردووکمان هەر سەرکەوتین ناوەکەمان یەکە و مەبەستەکەشمان یەکە خۆشحاڵە بم یعنی بەم گەنگەشەیەمان خۆش بی من لە لای خۆم وەکو لە گەلێ جار مەسەلەن لە گۆرانی بێژی گەورەی کوردیش مامۆستا ناسر ڕەزازیشم بیستووە بۆ پاڵپشتی قسەکەم گۆرانی یەکێ بۆ لە هۆکارە گەورەکان کە زمانی کوردی ئێمەی پاراستووە تۆ سێرکە بۆ نمونە لە لای ئێزیدیەکان لاوک ئەو لاوکەکانی ئەوان کە ئیژێڕنەوە لاوکەکانیان کە هەیەوتە دەما و دەم تاکو ئێستا ماوە لاوچیان هەیە بە 600 ساڵ پێش ئێستا کۆنە 600 ساڵ عمری هەیە تۆ 600 ساڵ ئەو لاوکە تەمەنی هەبێ زۆرە بۆ نمونە لاوچیان هەیە
لەو کاتەوە کە هێرشی عەرەب هاتوۆتە ناوچەکە لاوکەکە مۆرچی ئەو هێرشەی پێوە دیارە لەسەر خۆشەویستەکانیان لە بینی دوو کەسە لەو کاتەوە زمانی کوردی ئەو لاوکە پاراستویەتی تاکو ئێستا ماوە کە دەماودەم هاتۆتەوە بۆ نمونە ئەو ڕەحمانی بەکری کە کابرایەکی وەکو ئۆسکارمان کە ئەڵمانی بووە دەردی بەڕێستان وتت ئەو کەسانی کە داگیرکردبوونە دوژمن بوونە چی بوونە هاتوونە خەمی زمانی کوردی ئێمەیان خواردووە بەبێ بە ناڕاستە و خۆ چونکە ویستیانە لەوەیە کتێبێک لەسەر ئێمە بکەن شتێک لەسەر ئێمە بنووسن کاش کارێکی داکومنتەری بکەن لەسەر ئەو ناوچەیە و بە میلەتەکەی خۆیانی ئاشنا بکەن چونکە ئەمە ئەگەر بازرگانیش بوو بێت کارێکی داکومنتەری یا کتێب دروستکردن بۆ خۆیان بەڵام لە هەمان کاتیشە سوودێکی گەورەی بە ئێمە گەیانەوە ئۆسکارمان هاتووە کۆمەڵێک حەیرانی ناوچەی کوردستانی ڕۆژەڵاتی کوردستانی کۆکردوێتەوە کە مامۆستا هێمنی ڕەوانشاد کردوێتەوە بە کوردی ئەو حەیرانانە کۆمەڵە حەیرانن کۆنن دەمێکن یەکێک لەوانە ناسر و ماڵماڵ کە جۆ لە ناسر و ماڵماڵە گریت باسی سەردەمێکە کات جوگرافیات پێ نیشانەدا کە بەغا هەمووی کورد بووە ڕێژەی دانیشتوانی بەغا بڕۆ لە ناسر و ماڵماڵە بیخوێنەرۆمی کورد بووە لەو سلێمانیەوە هەتا ئەگەیتە بەغا هەمووی دارستانێکی چڕ بووە ئەی بۆ ئێستا وشتی کردووە چێ بوشتی کرد بۆچی وشک کرا ئەمە کۆمەڵە کاری جیۆلۆجیە ئەتوانرێت ئەو کەسە پسپۆڕانە بەو مێژوەدا بچنەوە ئەوە بدۆزنەوە بەڵام تۆ لەو کاتەیە بۆ ناو بەغا هەر هەمووی کورد بووە بەسرا هەمووی کورد بووە یعنی هەر لە مێژووی بڕۆ مێژووی عەرەب بخوێنەرەوە من چەندێک کە با بڵێن ئاشنایەتیم بەرامبەر بە قورعانەیە بەردەوامی خوێنمەوە نەکۆکو کەسێکی ئاینزادە بەڵام وەکو کەسێک کە بۆ شرۆڤە بۆ زمانەکەی خۆم بۆ پاراستنی نەتەوەکەی خۆم بۆی مێژوو لەوانەوە وەرگرم لە ناو بەسرایە کورد گیراوە حەفتا کورد یەکێک لەوانە با بڵێن ڕێژەیەک لەوانە حەفتایان بوونە کورد بوونە لە زیندانێکە نراون دوای سووتێنراون لە کاتی خالیدی کوڕی وەلید کە ئەو سووتانوێتی ئێ باشە یعنی تۆ تا بەسرا کوردی لێ بووە ئەو کوردە بۆ لەوێ بۆ کراوە بە ئەسیر بۆ لە زیندانە بند کراوە بۆ لەوێ ئەوان مانیان گرتووە شۆڕشیان کردووە خەباتیان کردووە لە ناو زیندانە بۆ کردویانە بۆ ئازادی کردویانە بۆچی کردویانە بۆچی شتێک بووە بۆ وجودیان هەبووە لێ بوونیان لەوێ هەبووە یعنی من ئەتوانم بڵێم لە ڕێی ئەم لاوکو حەیران و گۆرانیانە ئەتوانین گەلێ گۆرانیمانەیە کاک سەرکەوتێسا بیرم نییە لەوەیە تۆش بیرت نەبیان لەوەیە بیرت بێت لە دێڕێکی فۆلکلۆرە کە هەتاکو ئێستا ئەیڵێنەوە لە دێڕەکەیە ئەبینیت سێرەکەی ئەم دێڕە ئەگەر شیکاری بۆ کە گەڕێتەوە بۆ مێژوویەکی زۆر کۆن یان مەسەلەن هەرەوەکو ئەو گۆرانی کاڵێ با بڵێن شێتان شێتە بن ئەچنە پیری سوور بۆ ئەڵێ ئەچنە پیری سوور ئەی بۆ ناڵێنە چنە مەرقەدی کاک ئەحمەدی شێخ وەنیە بۆ ئەڵێ پیری سوور یعنی کەواتە ئەم دێڕە زۆر کۆنە ئەگەر خۆی ئەوە هەمووی گرنگی زمانە چونکە زمان دایم و شەو دەستەواژە مێژووت پێ ئەڵێ مەسەلەن ئێستا ئێمە هەنێ و شەو دەستەواژەمان هەیە لە باشووری کوردستانەوەیە لە قۆڕەڵاتی کوردستان کە ئەو کەسە لە زاریەتە دەرێ یەکسەر تۆ مێژوەکەی ئەزانی ئەمەی چ سەدەیەکیشە هیچ ساڵێک لەکەیەکە وتراوە مەسەلەن ئێمە لای خۆمان لاوکەکانی هینمان هەیە ئەوەی کە بەداخۆیسان هاوکەی نایەتە سەرزارم ئەوەی بۆ شێ مەحمووی وتووە ئەو پیاوەکە من کات خۆی بەرنامەیەکشم بۆ کرد لە کورسان بەرنامەیەکمان کاوێ ساغا یعنی خۆی قسەکەی تۆ زۆر تەواوە من یەکەم جار خەیاڵم بۆ گۆرانیەکە نەچوو بەڵام خۆی ڕاستە مانەوەی زمانی ئێمە و گرنگی و پاراویەکەی گۆرانی ئەتوان بڵێم لە سا 80 بۆ 85 دەوری هەبوو و گۆرانیەکانیش بوون بە مێژوو چونکە کەسێکی وەکو تۆمابۆ کە خۆڕ هەڵات ناسێک بۆ لە کوردستانە
هەروە لە خۆڕە باسی گۆرانی ناکات تەنانەت تۆما بۆ بەقەدەر هەموو تەلەڤیزۆن و میدیای کوردی شارەزای گۆرانی بووە کە لە کوردستانە ژیاوە ئەو پرسیاری کردووە و گەڕاوە ئەو هێندە بە جوانی باسی گۆرانی کوردی ئەکا کە ئێمە بۆ خۆمان ناتوانین وا باسی بکەین تەنانەت ئەو لە باسی گۆرانی مناڵە هێندە بە جوانی باسی گۆرانی مناڵەکە کە ئێمە جاری وایە پێمان سێر و پێمان شەرمە لە میدیایەکەوە مناڵێک گۆرانی گەورە ئەڵێ یا مناڵێک گۆرانی ژن ئەڵێ یا مناڵێک گۆرانیە گەڵێ کە گۆرانی ئەو نییە ئەو هەست و سۆزەی ئەو نییە بەڵام ئێمە کەسێک وەکو تۆما بوو کە خۆڕەڵات ناسێک بۆ لە کوردستانە ژیاوە هێندە بە جوانی باسی مێژووی گۆرانیەکە هێندە بە جوانی وەسفی گۆرانی ئەکا تەنانە ئەڵێ ئەو گۆرانی لە ژوورا وتراوە لە حەوشەنە وتراوە ئەو گۆرانی هی مەجلیس بێ هی گۆرانیەک نییە بە ڕۆژ وترابێ ڕووی ڕۆژ بە شەو نەوتراوی شەو بە عەسر نەوتراوە خۆی تەواوە گۆرانی دەورێکی چاکی هەبووە لە مانەوە و لە درێژەدان بە مێژووی زمانی ئێمە بەڵێ اینجا با بڵێن ئەگەر ئێسامە بیبەستینەوە کاک سەرکەوت بە بەم پێگەیە بە فیلم سازان من بۆیە ناوی گۆرانی مهێنا یا لاوکەکانم هێنایە حەیرە لاوک با بڵێن لە دەڤەری بادینان و دەڤەری کرمانجیایە کە ڕۆژاوا و باکوور و تا ڕادەیە کوردانی کوردستانی سوور و ئەرمینیا و ئەو ناوە هەمویان لاوک بەکارێنن و حەیرانیش لە ناوچەی هەولێر و دەشتی هەولێر و بەرەو ڕانێ و قەڵازێ و تاچێتە ئەودی و ئیترمە بەلا بە حەیرانی دەشتی و چیایی و حەیرانی ئەودی و بەڵام کە دێتە خوارەوە بۆ گەرمیان ئیتر بەرەو هەڵک جە ئەو ناوە هۆرە هەیە و دوای دێتە خوارتر بیت هەیە ئێمە لە گەرمیان با بڵێن لە کەرکووک من زۆرێک لە گۆرانی بێژەکانمان جۆمان لێ بۆ بیتیان وتووە بۆ لەوانە شاعرمان هەبووە ئاخرێمە بینی گۆرانی بێژ و شاعر و شاعیر شاعر لەو بینایە شاعر ئەو هۆنراوەی وتووە یەکسەر شعر بووە بەڵام بە گۆرانی و وتوێتی زۆرمان هەبووە لەوانە علی بەردەشانیمانە بۆ یەکێ بۆ لەو کەسە گەورانە و لە تازەکان کە پێشم ماوەیە کە ڕەوانی شادبێویش کۆچی دوایی کرد کە بڕۆ ناوچەی گەرمیان کفری و کەلار و هەتا بەشێکی زۆری کەرکووک گۆرانیەکانی تا ئێستا شەڵێنەوە بە کاسێت هەیە نووری باریکە کە بە نورێکۆر مەشهورە هەر نووری باریکەی پێڵم ڕەوانی شادبێ ئەو لەو کەسانە بۆ کە توانیوێتی بەسەر ئێستا بەسەر من و تۆیە هەڵبات ئەو هەڵبووە بە شعریشەوە و لەسەر زمانی خەڵکی ئەو ناوچەیە وەکو پند و وەکو چۆن بڵین بۆ پارسەنگی وتەکانی خۆیان بەکاری هێنن لە ئێستاشدا کەسێکی کە هونەرمەندێکی کەی گەورەمان هەیە میدیا حوسێن میدیا حوسێنی چەکە لەو کەسانە لەو شاعرە گەورانە لەگەڵ ئەوەی شاعیرێکی بەرزە ئاوازدانەرێکی بەرزە گۆرانی بێژێکی بەرزە بەڵام لە پلەی شاعری لە ئێستاە کەس نییە هاوشانی ئەو بێت و بە شاعریەک شعری زۆر جوان لەو کاتەیە ئەڵێت یعنی ئەمانە با بڵێن ئەتوانین بڵێن هاوشانی تەلەڤزۆن و ڕادووی ئێستا بووە من بیرمە مناڵ بووم کاک سەرکەوت وێنەیەک شمدانا بوو لە فەیسبووکەکەی خۆم باوکم منی برد سواری پشتی پاستیلەکە بووم لە پشتی پاستیلێکی هەبوو باوکم پاستیلی ئەمەر لە کەرکووک لە گەڕەکی شۆرجەوە ئەچین بۆ تەنیشت قەڵا منطقەی ئاخر حوسێن ئەچین بۆیە چایخانەیەکی لێ بوو لەو چایخانەیە دانیشتین نازانم ڕەوانشاد باوکی ڕەوانی شاد بێت باوکی عەبدەڵا سەڕاج بوو یان باوکی فازڵ جاو بوو عەبدەڵا سەڕاج نووسەرێکی گەورەیە فازڵ جاویش دەرهێنەرێکی گەورەی شانۆی کوردیە نازانم باوکی کامیان بوو ئەهات شانامەکانی بۆ ئەخوێنینەوە داستانەکانی بۆ ئەخوێنینەوە داستانی شیرین و فەرهاد و ڕۆستە میزاڵ و ئەوەی ڕۆستە من بیرە لەسەر ئەو کورسیە ئەسکەمیلیان پێوەدە و کورسیە تڕەقە دانیشتین حەسیرێکیان لەسەری دانا بۆ هەموو کۆبووینەوە بە چواردەوریا ئەم کابرایە کە ئەوەیە خوێنەوە لەگەڵیا تەمسیلە کرد لەگەڵیا هەڵەسا دەستی بەرزە کردەوە ئەڵی ڕۆستەم گورزەکەی وە
منش مناڵێکی بچووک بووم لە پاڵەوە سێرمە کرد وا مەزانی ڕۆستەمە بەڕاستی یعنی ئەو با بڵێن جەزبەیە ئەها بە عەرەبی پێڵێن تەقەموس ئەو جەزبەیەی کە لە کوردیە جەزبە بۆ تەقەموس ئەمە لێرەشە هەر وشە کوردیەکانەمانەیە زین و کەینەوە هی ئەو حکایەت خوانە ئەو چیرۆ خوانە وا بە قووت بوو وا بەهێز بوو لە ڕوحی منی مناڵە مایەوە تا ئێستاکە ئەو هونەرەی لە لامە گەشە پێ کردووە ئەمانە هەموو هۆکار بوون ئەو کاتە ئەمانە هەبوون لاوکە بۆ بیتە بۆ حەیرانە بۆ ئەو چیرۆخوانیە هەبووە ئەمانە زمانە کوردیەکەیان تا ئێستا بە پاراوی بۆمان هێشتەوە لەگەڵ ئەوەشە شاعیرەکان کاک سەرکەوت لەم ڕۆیە بابێنە سەر ئەمڕۆ ئێمە کێشەی گەورەمانەیە لەگەڵ رادیۆ و تەلەڤزۆن و فیلم سازانمانە فیلمەکانمانە دراماکانمانە ئەم کێشە گەورەیە تۆ چۆنی ئەبینیتەوە برای گەورەم خۆی میدیای کوردی یعنی ئەوە بورە ئەگەر سەرنجێک شتێ لەسەر قسانی من بۆکو بیرخستنەوەیەک خۆشحاڵم بیڵێتەوە ئەوەش خۆشە بۆ بابەتەکەمان با ئەویان با حەزەکەی بەسەرمانە تێنەپەڕێ پێشتر ئەمەی بابەتەی کە گێڕاتەوە لە کە چوون بۆ چاخانەکە و ئەمانە منیش بە بیرۆیری خۆم مناڵی ئەم شتانم زۆر دیوە لەو کۆڕ و مەجلیس و لەو چاخان و شتانە هەموو جارێکی ژووتومە ئەو گێڕانەوەی بۆ خۆی هونەرێکی زۆر گەورەیە تۆ زۆر جارجارێک کە کتێبێک یا بابەتێک شتێکە خوێنیتەوە خۆت چێژێکی لێ ئەبینی بەڵام ئەگەر کەسێک وەکو خۆت فەرمووت ئەو بیخوێنێتەوە و ئەو چوو بێتە ناو ئەو ڕۆحەوە و ئەو پەیامە بگەێنە هێندەی کە لای تۆ سەرنج ڕاکێژە بێت چونکە بەڕاستی گێڕانەوە هونەرێکی زۆر گەورەیە من ئێساش بە بیرۆری خۆم لە مەکتەبە مامۆستا فەریق حەمە فەرج کاکە زاڵمان هەبوو ئەو کاتە لە قۆناغی سەرەتایی بووم ئێستاش ئەو دارەی لە بەرچاومە کە چۆن هەڵیە سووران کاتی ئاگری نەورۆزە کرایەوە لە حەوشەکە و دارەکەی بەرزە کردو و ئازیا بە ئێمە شەمان و ئەم ڕۆژی ساڵی تازەیە خۆی بەڕاستی ئەو گێڕان و ئەو شتانە لە جان و ڕۆحتا ئەمێنێ و ئەبن بە بیرەوەریەک و تۆ هەمیشە ئەمانە لە گیان و ڕۆحی تۆە و ڕۆژ بە ڕۆژ لەگەڵ تەمەنا گەورە ئەبێ بینەوە سەر بابەتەکەی خۆمان خەمی زمان ئەمڕۆ لە میدیای کوردیدا کە میدیای کوردی بە نووسرا و بە بیسرا و بە بڵێن رادیۆ و گۆڤار و ڕۆژنامە و رادیۆ بیسرا و بینرا و تەلەڤیزۆن من بە حکمی کارکردنم لە تەلەڤیزۆن لە دوای ڕاپەڕین و دوایش دامەزرانی کەناڵی کورسات کە خۆشبەختانە چەند پۆستێکم هەبووە کە پۆست آخر پۆستیان مۆنیتەرین بۆ بڵێن فەحەزکردن لیژنەی فەحسا من لێ پرسای مۆنیتەرین بووم یعنی من آخر فولتەرم بووم بەڕاستی من زۆر معاناتم هەبووە لەگەڵ زمانە چونکە بەداخەوە ئەوانەی کە لە میدیا کارەکەن بە تایبەتی تەلەڤیزۆن من هەموو جارێ وتەیەکی دکتۆر بەکر ئەحمەد عوسمان لە گوێمە ئەزرنگێتەوە کە ئەڵێ تەلەڤیزۆن کاریگەرترینە و خێراترینیشە ینی تەلەڤیزۆن وەکو رادیۆ و ڕۆژنامە و گۆڤار نییە تەلەڤیزۆن تۆ ئاراستە ئاکا تۆ ئەچیتە شوێنێک ئەچیتە ماڵێک ئەو تەلەڤیزۆنە ئاراستە تەکاتر 1000 ساڵ تۆ نەچووبیتە ئەو ماڵەوە بە میوانی بچیت ئەوە نییە تەلەڤیزۆن ئاراستە تەکا بۆیە ئەمڕۆ میدیای کوردی ئەبینیت زۆربەی ئەوانەی لە میدیای کوردیا کارەکەن ڕاستە زۆربەیان خەمیانە بەڵام یەک کێشە هەیە ئەوەی کە بایەخی پێ نادرێ ئەوەی کە ئاوری لێ نادرێت ئەوەی کە گرنگی پێ نادرێ زمانە من بە هەموو تەجروبەی خۆم لە تەلەڤیزۆنە ئەو کێشەی زمانم هەبووە چونکە هەمیشە وتومە با ڕاوێژکارێکی زمان دابنرێ وەکو چۆن تۆ ڕاوێژکارێک دائنێ بۆ سیناریۆ بۆ دراماکان کە پێشەوەی تۆ کاری تیا بکەی خۆی کێشەی میدیا هەر زمان نییە مەسەلەن تۆ کارێکەکەی گۆرانیەکەکەی کلیپێکەکەی فیلمێکەکەی درامایەکەکەی من بە حکمی ئەو ڕۆژگارانی لە کورساتا کارم کردووە ئێمە چەند دراما ڕەفزەکرا مەسەلەن مەلا ڕەفزیە کرد لە خۆیان و ئەم مەلایە ئەمە تەشیرە بە مەلا ئەمە تەشیرە بە دکتۆر ئەمە تەشیرە بە مامۆستا من هەموو جارێگەم و خۆم من لە کورساتا پۆستی شەمە بوو بەڵام کێشەی کوردەوەی جۆد لێ ناگرێت کە ئەڵێ
کاک سەرکەوتەرۆ لە بوارەکە چەند ساڵە کار ئەکات، یعنی خەڵک بە 5 ساڵە بێ بە پسپۆڕە بێ گوێ لێ بگری، کێشەی کوردەوەی گوێ ناگرێ، مەسەلەن گرنگی بە بابەتەکان نادا. ئێمە هەموو جارێمان و کاکە کلیپێ بۆ ڕەبزەکرێت، درامایە بۆ ڕەبزەکرێت، کورتەفلیمێ بۆ ڕەبزەکرێت. تۆ پێشتر سێ کەس بێنە لە دەرەوەی بیناکە، لە دەرەوەی دەستگاکە، لە دەرەوەی حیزبەکە، تۆ ئەمانە بە حکمی ئەزمون و بە حکمی تەجروبەیان تۆ سوودیان لێوەرگرێمانە خزمەتەکەن. ئێمە لەم شارە ئاژین، هەمومان بەشی خۆمان لە هەموو بوارەکانە خەڵگە ناسین، تەلەڤیزۆنی دەبێت چاوکراوە بێ و خەڵک بناسێ خۆ. ئەو درامایە مەسە ئێمە من تەجروبەمێ چەند دراما لە کورساتە حەڵقەی 2 حەڵقە 3 حەڵقە ئەڕۆی 10 حەڵقە ئاخر لە پڕ ڕاگیرە. وەڵا کاکە ئەمە خەتەی وایە و ئەمە خزمەت بمەکەم. کاکە ئەمە پێشتر تۆ ئەگەر سێ کەسی چاکی بە ئەزمون بێنی شارەزا لە بوارەکە لە مەجالەکە قاڵبوو بێت، کوروتەنی سەرسپی بێت، ئەمە سیناریۆکە بخوێنێت و تێکسەکە بخوێنێت و بابەتەکە بخوێنێت و پەیامی ئەم چییە، خەتی ئەم درامایە چییە، باسی چیەکە، خزمەت بەکێ ئەکات، بکرێ نەکرێ، ئەنجا دوایی تۆ بێنە ستاپێک و کۆمەڵی خەڵکۆوان بێنە. لە کلیپیشە هەمان کێشەمانەیە، لە کورتەفلیمە هەمان کێشەمانەیە. کەسێک مانگێ دوومان خەڵکی کورتەفلیمێکە بێ دوایی کە ئەێنێت وەڵا کاکە باوەڕ بێ کورتەفلیم زۆر فلیم من حەزداکەم لێرۆ ناوی بێنم، بەڵام ئەمانە هەمووی مێژوون هەن لە کەناڵی کورساتە بەمانگ ڕیکلامی بۆ کراوە، مەسەلەن لەسەر ئەنفال بوو، دوایی لەبەر وەڵا ئەمەی تایە و ئەوی تایە ئەمە خزمەت بۆ حیزباکە ڕاگیراوە. مەسەلەن فیلمە سەرکەوت منش هاوڕام لەگەڵتا بۆ ئەو کێشەیە، چونکە ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە. تۆ درامایە یا کلیپێکە گۆرانیە کە ئەبینیت ئیشێکی زۆر جوان کراوە، خزمەتێکی زۆر جوان باشی کردووە، چی لە بوارە هوەریەکە، چی لە بە وەکو زمان، وەکو هەموو چەمکەکانی تری سێرەکی کارێکی جوانە. بەڵام بۆ ئەی بەستینەوە بە کێشەیەکی سیاسی، بە کێشەیەکی کۆمەڵایەتی بۆ ببەسرێتەوە بۆ خۆ دراما یا با بڵێن فیلم ئەگەر کێشەی تیانە بێت ئەی چۆنە بێ بە فیلم، ئەی چۆن ناوی فیلمی لێنێ، ئەی فیلم چۆن بەبێ کێشە ئاکرێ، شانۆی چۆن بەبێ کێشە ئاکرێ، بەبێ کێشە نابێت، یعنی بێ کێشەی هەبێ. ئەی گرفت و ئاریشەکانی ئەو ڕۆژگارە پێشان نەدا و سەردەمە پێشان نەدا وەکو با بڵێن داکومنتێکی مێژویی، ئەی چۆن بیکەین. بەڵام لێرە من پرسیارێکمەیە، هەست ناکەیت پێش ڕاپەڕین لەگەڵ دوای ڕاپەڕین بەس لەم تەوەرەیە لە بواری سانسۆری زمانەوانی و ئەدەبی و نووسینە ئاڵێم، یعنی گەیاندن ئاڵێم، بابەتی زمانە، بابەتە سیاسیەکەی ناڵێم، سانسۆری سیاسی بخەی ناوداوە، ئەوە کێشەیەکی کە ئەمڕۆ نامێ باسیکەین. پێت وانە ئەوسا باشتر بوو؟ بەڵێ من هەموو جارێک گوتومە، من ئێستا لە پرۆژەما کتێبێکم بەدەستەوە حکایەتەکانی ڕاپەڕین کە باسی ڕاپەڕین و پێش ڕاپەڕینەکە وەکو چۆن فاسیلەیەکەکەی فاسیلەی جیاوازی لە بینی لە نێوان چەند ساڵێک و چەند مانگی شوێنێکە. من ئەو کتێبم ئێستا خەریکی پاگنووسی حکایەتەکانی ڕاپەڕینە. من هەموو کاتێکیش ئێستاش وتومە ئەو خۆی قسەکەی تۆ زۆر تەواوە، زۆر جار کە ئەم شتە ئەەکەی فترەیەک بڵێ ئەوە بۆیانەوە ئەمە تابووری پێنجەمە. بەڵام ئێمە بابەتەکەمان چییە؟ مەسەلەن هەموو شتەکان لەسەر سکە بوو، تەنانەت خەمی زمان لە ناونانی کۆگا و دووکان و شوێنە گشتیەکانی شابوو، یعنی ناونان بە قانون هەبوو. ئێستا لە واقعی عێراقیە هەمووی هەیە، من بۆ پاراسوو لە ئەرشیفی خۆمە ئەمانە ماڵگرتووە. هەتا ناونانی شوێنەکانیژ، یعنی وەکو ئێستا پاشاگەردانی نەبووە کە تۆ لە خۆتەوە کابراییە بە عەقلیان ناوی ئەو شوێنەی ئەنێ، ناو گونجانن هەبووە، ناو بەپێی قانونی عێراقی بووە، ئەم ناوە چەند لە ئاسیە شوێنایە. بۆی لە بابەتەکە زۆر دوور نەکەینەوە. من ساڵی 2013 سێ ڕۆژنامەنووس میوانی کورسات بوون، خۆشبەختانە 2-3 هەفتە لەگەڵ من بوون، یەکیان ئەمریکی بوو، یەکیان ئەڵمانی بوو، یەکیان جەزائیری بوو. ئەوەی کە ئەڵمانەکە چوینە بازار، دوکانێکی بچکۆلەی 1 مەتر 2 مەتر 4 گۆشە نووسرا بوو گەزی پاریس، تەبەن بە ئینگلیزی و بە کوردی و ئەوانە. ئەڵمانەکە زۆر سەرنجی ڕاکیشا و سەیری کرد، وتی ئێستا شارەوانی پاریس بۆی هەیە دەعوا لەسەر ئەو دوکانە قەید کە پاریس بەو هەموو جوانەی خۆیەوە ئەمیش دوکانێکی بچکۆلەی ناو شیشێکی دانا و گۆشتی پیا کردو. ینی بەڕاستی
هەموو شتەکان سنگ و بەهاو گرنگی خۆیان هەبووە. جا تۆ سێری کە هەر لە چاپەمەنی کە تۆ کتێبێکت چاپ بکردایە، ئەمە سانسۆرە سیاسیەکەی ناڵێن، ئێمە وەکو ڕێنووس ئەڵێن، وەکو دەستوری زمان ئەڵێن. من بۆ خۆم چەند جار نووسینی خۆم هەیە بۆ پاشکۆی عێراقم ناردووە، بۆ ڕۆژنامەی ئاسۆم ناردووە، بۆ هاوکاریم ناردووە، بابەت هەر بابەت بۆ، یعنی هەر ناوەڕۆک بۆ، بەڵام سیاقە کراوەتەوە، جاری کە نووسراوەتەوە بە پێی سەردەم ئەو ڕێنووسە گونجاو، ئەو ڕێنووسەی کە کۆڕی زانیاری کورد و زمانناس و زمانەوانەکان خەبیان بووە و ڕێوجێگەی خۆیان بۆ دانا و دەستوریان بۆ دانا و کە بەم ڕێنووسە بنووسرێ. یعنی من باسم لە چی ئێسا من نووسینێ گەنێرم بۆ هەر ڕۆژنامە و گۆڤارێک عالەم سەردەمە چۆنم نووسیەوە دای ئەنێ، جاران ئەوە نەبووە. تەنانەت منی شتم ناردووە بۆ هاوکاری و بۆ پاشکۆ هەیە. ئێستا خۆی کێشەی کورد چییە؟ جورئەتی نییە لە ئیشەکانە، لە کارەکانە، لە پۆستێکی هەیە لە شوێنێ جورئەتی نییە. مەسەڵەن بۆ نمونە خریجی کۆلێجی زمانە، یانی بە زمانە کرێ، زمانیان لە قاڵب باوە، زمانیان تووشی قەیران کردووە، کەچی کابرا خۆی دەرچووی کۆلێجی زمانە 4 ساڵ خوێنێتی خەریکی ماستەرە، کەچی دەستی بە کڵاوەکەی خۆیەوە گرتووە، قسە ناکات، ئەڵێ بۆی نان بڕاو دەبم. بەڕاستی خۆی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. بۆیە ئێمە بابەتەکەمان ناوناوە خەمی زمان. خەمی زمان ئەمەیە بێ، خەمی زمان خەمینان بێ، خەمی نیشتیمان بێ. تۆ کە کەسێک من 4 ساڵ خوێنە بێتم، ئێستا خەریکیشی ماستەرم، نەتوانم بەرگری لە وشەیە بکەم، لە دەستەواژەیە بکەم. کاکە زمان زانستە. من ئێستا ئەڵێم کاک سەرکەو ئەم وشەیە ئەمە دروستە، ئەبێ وا بینوسین. تۆ ئەڵێ چۆن ئەگەر من بەڵگەم پێ نەبێ و بۆت ڕاز دەکەمەوە، ئیتر من چکاتە بۆ باسی خەمی زمانکەم. من ئێستا ئەڵێم ئەم وشانەی بۆ نمونە وشەی پیشانگا کە لە میدیا و لە رادیۆ و لە گۆڤار ڕۆژنامەکانە چەند وەختە بە هەڵە ئەڕوا، من بۆ مورد کردوێتەوە تومە خۆی بۆ پیشانگایە، پیشاندانە لە شوێنێکە، تۆ شتێک پیشانی خەڵکەی، پیشانی خەڵکەی، پیشاندانە نەک پێشاندان. ئەڵێ پیشانگە پاشگری گەیە، گە بۆ شوێنە، گا بۆ جارە، گۆران ئەڵێ گا سەرۆ ژوورە، گا سەرۆ خوارە، تاڵی و شیرینی دنیای ڕێبوارە. کەواتە گا بۆ جارە، بۆ مەڕەی عەرەبیە، بۆ کەڕەتە، بەڵام گە پاشگرە ئەچێتە سەر شوێن، بۆ شوێنە، مەسەلەن فەرمانگە، پەیمانگە. بەڵام من ئێستاش و هەزار جاری کەش ئەلێمەوە پێش ڕاپەڕین زۆر خەمی زمان خوراوە، زۆر بەرگری لە زمان کراوە، ئیشوی بۆ کراوە، نمونونەکانی کۆڕی زانیاری کووردە ئەو بابەتانەیەکە لە ڕۆژنامە و لە گۆڤارەکانی ئەو سەردەما ئێمە وەکو خۆت فەرمووت حەقی لایەنە سیاسی و سیاست و شتەکەمانی ئێمە باسی ئەدەبەکەین، ئێمە باسی دەستوری زمانەکەین، ئێمە باسی گرنگی زمانەکەین کە بە بایەخەوە. مەسەلە من کەسێکی وەکو دکتۆر نەسرین فەخری کە دایکی ڕۆحیمە و 4 ساڵ لە خەتیا بووم و وانە بخوێنەوە، ئەزانم ئەو ژنە ئەو مرۆڤە چەند خەمخۆری زمان بووە. ئەو ژنە هەر لە ساڵی 50کانەوە و دوایی کە چۆتە مۆسکۆ دکتۆرای لە زمانە هێناوە، یەکەم ژنە لە خۆرهەڵاتی ناوڕاستە ئەو بڕوانامەی وەرگدۆ. من چەند ئەزانم چەند بەخەمەوە بوو بۆ زمان. پێش ئەوەی کۆچی دوایی کرد بەداخۆ خۆی ڕۆژی 11 2010 کۆچی دوایی کرد. نەسرین فەخری ئەستێرەیەکی گەشاوی لە دنیای ڕێزمان و دەستور و زمانی کوردیا. ڕۆژێکیان کە چوون بۆ لای زۆر عەسران، هەفتەی 2-3 جارێک من عەسرانە چوون بۆ لای، کە چووم ئەگریا بە دیار تەلەڤیزۆنەوە دانیشت بوو، ئەگریا یعنی فرمێسێک بە چایەتە خوارێ. من بە حکمەوەی کلیل و شتم پێ بوو، ئەو زۆر نەیەتوانی بێتە دەرەوە، خۆم دەرگاوشتمە کردەوە، جەڕەسێکم لە یاچمە ژوورێ، کە چووم ئەگریا فرمێسێک بە چایە هاتە خوارێ. وەمزانی بۆ مناڵەکانی ئەگری، چکە ئەو کوڕ کچێکی لە دەرەوەی وڵاتن. وتم دکتۆر نەسرین، جا بۆ زانیاریت ئەو پێی ناخۆش و بڵێ دکتۆرە، ئەی دکتۆر نابێ بڵێ دکتۆرە، لەبەرەوەی دکتۆر وشەیەکی ئینگلیزیە، تۆ ئەمە شەر خەمی زمانە، نابێ بڵێ دکتۆرە. کەواتە ئەگەر دکتۆرە ئەبێ بڵێ، بۆ ئەکتەری ژەوێ بڵێ ئەکتەرە، بۆ مامۆستاش تیچەرە بێ بڵێ تیچەرە، لەبەرەوە وشەی دکتۆر بۆ پیاویشە و بۆ ژنیشە. بە تایبەتی ئێمە زمانی کوردیە لە شێوەزاری ئێمە نابێ دکتۆرە ئەوە ئەگەڕێتەوە بۆ زمانی عەرەبی. جا ئەوم لە چیەوە هێنا؟ من هەموو جارێک هاتووم هەر پێمەوە دکتۆر نەسرین
زۆری پێ کاک سەرکەوت ئەمێ لێرە با ئەمەد ئەوکە فەرمو چوو فرمێسیگاتە خوارەوە منم زین بۆ مناڵەکانی ئەگری وتمەوە بۆ ئەگری دکتۆرگیان وتی بە دیار تەلەڤیزۆنی کوردیەوە ئەگریم توخوار ڕۆڵە ئەگەر تا چەند ئەتوانی شتێک کتێبێ شتێک ئەم کتێبەی کە دەرم کرد تەلەڤیزۆنی کوردی و چەند سەرنجێ زیاتر ئەو ئافرەتە ئەو مرۆڤە منی ڕاکێشا و پاڵی بۆ بنەهاون وتی تۆ سێری تەلەڤیزۆنی کوردی چ قەدرێک لە زمانەکات کەسێکی تیانێ زمانەوانێ زمان ناسیە لە خەمی ئەم زمانابێ جا هەموو جارێ و قسەی شێکرەوەی تەلەڤیزۆنی کوردی پۆشتە و پەرداخە لە هیچ شتێکی کەم نییە بەس لە زمانی کەمە هەموو جارێکیش مامۆسای گەورم مامۆسا حەمە فەریق حەسەن ئەفەرمێ ئەڵێ ئێمە لە دوو دەستگا زمانمان زۆر وێرانە بەداخەوە کە حکومڕانەکانمان بەرپرسەکانمان لەو دوو دەستگایە و حکومیشەکەن کەچی زمان لەو دوو دەستگایە وێرانە ئەویش رادیۆ و تەلەڤیزۆن کاک سەرکەوت تۆ بیرتە و من بیرمە و ئێستاوە دکتۆر دڵشادش لەگەڵمانەوە سەیرەکات ئەم با بڵێن زۆر لە برادرانی کە شاگایان لێ بووە پێشتر بۆ ڕادیۆی کوردی بەغا کە پێش تەلەڤیزۆن هەبووە زۆر لە گۆرانی بێژەکان علی سابیر کوردستانی ڕەوانشاد باسی کردووە محەممەد برایم عەبدول باسی کردووە خەلیل مورادوەندی باسی کردووە چوونە بۆ ڕادیۆ گۆرانیان بردووە علی مەردان لەوێ وەکو نەک سانسۆری ئەمە سیاسی ناڵێن بەڵام سانسۆری گۆرانی و هۆنراوە ئاگاداریانی کردوتەوە پیانی وتووە کە چی ڕێچکەیەک بگرن باشە بۆ نمونە محەممەد برایم عەبدول گۆرانیکی وابزانم نازانم حەسەن زیرەکی وتووە چی وتووە پێی وتووە وتێتی تۆ لە کۆوە هاتووی توێتی لە هەڵەبجە وتی گۆرانی هەورانی ئەزانی وتێتی بەڵێ زۆریش ئەزانم وتی کوا شتێکم بۆ بڵێ کاتێک ئەوەی وتو ئەوەی وەی دادەجان وەی دادە ڕۆشتێکی واڵێ علی مەردانەڵێ ئەو ڕێسکەیە وەرە بەسە و فۆلکلۆرە بۆ زین و کەرەوە سابیر کوردستانی کاتێ شتێکی خۆیە بات علی مەردان پێڵێت ئەمەت لە ڕوولاوازی پێوە دیارە لە هۆنراوە و لە ئاوازە وەرە من گۆرانیکی خۆمتە دەمێ میوانم هاتم بۆ لای تۆ یەکەم گۆرانی سابیر کوردستانی بووە بۆ خەلیل مورادوەندی مەسەڵەن گۆرانی خۆشەویستەکەمی داوە پێی نازانم چی گۆرانێکی بردووە دوای پێی وتووە بڕۆ گۆرانی ناوچەی خانەقینیم بۆ بێنە ئەوە بۆ گۆرانی کەنیان و کەنیانی وتووە ئەمە ئەو کەسانی کە لەوێ بوونە بەڕاستی بە حقت خەمخۆر بوونە من خۆم وەکو جەنابەت باس کردووە لەوەیە دکتۆر دڵشادیش ئەو گرفتەی هەبوو بێ من شعرم ناردۆ شتم ناردۆ بۆ ڕۆژنامەی هاوکاری بۆ پاشکۆ بۆ پێش پاشکۆ پێشەوەی پاشکۆ هەبێ بۆوانی ترم ناردووە سیرم کردووە ڕەبزم وەرگرتووە ڕەتیان کردوتەوە یاخو دوای وەختێکم بینیوە سێرم کردو زۆر لەوەی خۆم جوانتریان بۆ کردو معنای وایە ئەم کەسانە لەوێ قەسابخانە نەبوونە ڕەتی شتەکەمان کەنەوە لە ڕووی سایکۆلۆجیشۆ ماشکێنەوە بەڵکو لە ڕووی سایکۆلۆجیەوە هانێکیان داوین بۆی بنووسین بەردەوام بین بەڵام بە باشتر ئەمە ئەو سابوو هەتا لە تەلەڤیزۆنی کەرکووکیش مەسەلەن من خۆم ئەزمونم لەگەڵ هاشم جەباریە هەیە بۆ کۆمەڵشتی لەو بابەتەوە حەزەکەم بەرنامەکەی هەفتەی پێشوو نەمانتوانی بیکەین بەڵام حەزەکەم جارێکی کە بیکەین و باز لەو شتانە زۆر بکەین ئەویش کەسێک بووە لەو کەسانە هەرچەنێ لە ڕووی سیاسی و زۆر پاڵە پەستۆی لەسەر بووە بەڵام لە ڕووی کۆمەڵێک من یەک دوو شعرم بۆ برد بۆی سەلاح داودەی ڕەوانشاد گۆرانیەکانی بۆ تۆمارکەین بە شعری کلاسیکی جوان کە بۆم برد ئەیوت سەرکەوتم شعرام کەلیمێ ئەوە لەوێ ئەوە لەوێ ئەوە لەوێ ئەمانە کاڵ و کرچن واز لەوانە بێنە بڕۆ شعری ئەوانەی فێرکە یعنی ئەمە خۆش بوو بزانە لەوێ ئەم کەسە خەمخۆر بووە ئەوسا ئەوە هەبووە بەڵام ئێستا لەم کاتەیە کە دەسەڵاتی کوردیە ئەبێ خەمخۆری زمانی کوردی بێت بەداخەوە لەبەر کێشە و میلملانەی سیاسی وشەکان دابەشکراون یعنی بۆ لە جێ قوتابخانە بێ بۆ لە جەیەک فێرگە بێ خوێندنگە بێ بۆ لە جەیەک ژن بێ لە جەیەک ئافرەت بێ بۆ هەموو شتەکان وای لێ هاتووە کراوە بە خزمەتی بۆ بەرژەوەندە سیاسیەکان ئایا بەرژەوەندی سیاسی لە زمان گەورەترە یا زمان لە هەمومان گەورەترە کاک سەرکەوت
کاک سەرکەوت خۆی ئەزانین کێشەکە چیە خۆی دوای راپەڕین تەلەڤیزۆن بوو بە تەلەڤیزۆنی حیزبی بڵێن حیزب تەلەڤیزۆنێکی هەبوو ئەمە قۆناغێک ڕۆی 10 ساڵێک 12 ساڵێک تەلەڤیزۆن ئاواڕۆی دوایی تەلەڤیزۆن بوو بە تەلەڤیزۆنی کەس تەنیا کەس یعنی تەلەڤیزۆنەکە بووە بە تەلەڤیزۆنی کەسێکتر ئەو کەسە خۆی چۆخایە زانیاری لە هەموو بوارەکانە نییە بەڵام تر تەنانەت ئەوانەشی کە لەوێ کارەکەن و ئەوانەشی کە چاڕوانی موچەیەکەکەن لە زۆر بابەتە خۆیان هین ناکەن بڵێن عەرەبوتنی تەداخل ناکرد خۆیەوە تەداخلیش نییە تۆ لە بواری شانووە هەموو هونەرەکان هەموو بوارەکان بڵێن وشە و دەستەواژە و بابەتی خۆی هەیە و زانیاری خۆی هەیە و تۆ کەسێک کە لە تەلەڤیزۆنە با بەرپرس بێ با سەرپەرشتیار بێ بەڵام لە بەروی تەلەڤیزۆنەکەی خۆیەتی تر ئەو خۆی وشەیەکدا ئەڕێژێ ئەڵێن فڵانکە زوای و تۆ مەسە ئێمە نمونەمان لە تەلەڤیزۆنی کوردیا زۆرە بۆ وشە بۆ دەستەواژە من بۆ خۆم چەند جار وەک چۆن کوردەڵێ دۆسەوەی ئەمگرێنێ دوژمنەوەی پێم پێەکەنێ من زۆر جار لە خەمی زمانەکەوە ئەو وشەیە چەند جار من تەلەڤیزۆنەکان ئاگادارەکەمەوە کاکە ئەو وشەیەمە فەرهەنگی خاڵە ئەمە فەرهەنگی نایدە ئەمە فەرهەنگی هەنبانە بۆرینەی هەژارە ئەمە هێمن گوتنی وا ئەڵێ ئەمە فڵان وا ئەڵێمە گۆرانی شاعر وا ئەڵێ کەچی ئەو هەر باوەڕ بەو ناکڵێ کاکە من لێپرساوەکەم وای پێ ئەڵێ کاکە بۆی وردەکەیتەوە بۆی دیاریەکەی سەرنجەکە جوان جوانشی ئەەکەیتەوە کە ئەم بابەتەی تۆ ئەم وشەی تۆ ئەم دەسەواژەی تۆ زۆر هەڵەیە ئەمە هەڵەی باوە نابی لە تەلەڤیزۆنەوە بڕاخۆی کێشەکەوەی لە تەلەڤیزۆنەوە کە ڕۆی یەکسەر ئەچێتە ناو خەڵکەوە ئەچێتە سەر زاری هەموو کەس خۆی ناڵێ قسەکەوتە زارێکەوێتە شارێ جا نەخوازە تۆ لە تەلەڤیزۆنەوە ئێستا بەڕاستی تەلەڤیزۆن نمونەی زۆر ناشیرینی هەیە تەلەڤیزۆن لە خەمی هیچ شتێکانیە بەڕاستی کێشەی تەلەڤیزۆن زۆرە هەر زمان نییە تۆ کە سەری تەلەڤیزۆنەکەی بۆ هەندێک بابەت لەگەڵ تەلەڤیزۆنەکانی دنیا ئەگەر بەراوردی کەوەک و ئۆتۆمبیلی مناڵانە ئۆتۆمبیلی ڕاستی وایە یعنی ئەمەگە فەرقەکە بەی نەبینی تۆ ئێستا زۆربەی تەلەڤیزۆنەکان کێشەی ڕەنگیانەیە کێشەی دەنگیان هەیە چونکە پسپۆڕێکی لە بواری شێوەکاری لە تەلەڤیزۆنەکە کار ناکە مەسەلەن ئەمەگە کێشە هەیە من هەموو جارێ ئەڵێم چارنی ئەمڕۆ بێ خەم بخۆم خەم دێ منەخوا گەر من ئەو نەخۆم تۆ دی قەت باسی تەلەڤیزۆنت کرد کاکە سەرکەوت ئێستا وەرزی زستانە تو هەموو سەری ئەو تەلەڤیزۆنانەکان کە لە وەرزی زستانان هەر بۆ جلوبەرێک نەکەر بۆ کێشەی زمان نەکەر بۆ بابەتەکە نەگەر بۆ فیلمەکە بۆ دراماکە تو هەر سێری بێژەرەکە کە سێری پەیامنێرەکە کە سێری پێشکەشکارەکەکە وەرزی زستانە بەفر لە عەرزایە سارد و سەرمایە کەچی بەجلێکی ڕەنگی ساردی ڕووناکی کاڵەوە داعبەزێ یا پەخشەکرێکە کەسێک لە تەلەڤیزۆنە ئەبێ پسپۆڕی ئەمانە بێکە بڵێ تۆ وەرزەکەت ناڵێم بە قەبسەڵە و بە ملپێچەوە داغڵ بێ بەڵام خۆ تۆ ئەش بێ حسابیەوەکەی تۆ ئەم تەلەڤیزۆنی لە سلەیمانیە سلێمانی ئەمڕۆ وەرزی زستانە تۆ بێژەرەکە بە چاکەتێکی پەمەیەوە دائەبەزێ یا تۆ کێشەیەکت هەیە بڵێن ئەم فترەیەک ماوەیەک لەمە پێش ئەم بوومە لەرزەی لە باکووری کوردستان و لە خۆرئاوای کوردستان بەڕاستی ئەمە خەمی هەمومانە نابێت تۆ بێژەرەکەت بە چاکەتی سوورە و بەجلی سوورۆکە ئێمە هەنێ ڕەنگی تاریک و هەنگێ ڕەنگی تۆخی وامان هەیە کە بێژەت ئەبێ کەسێک لە تەلەڤیزۆنە ئەبێ پێی بڵێ تۆ ئێمە بابەتێکی وامانەیە ئێمە کارەساتێکە ئێمە مەرگە ساتێک ئەو هەموو هاونیشتیبان و هەموو هاوڵاتی خۆمان لە دەست و ئەو هەموو برا کورد و خوشک و برایەنەمان لە دەست و هەتا تەلەڤیزۆنە بێ ئەمەنگە ورد بێ حساب بوانەکە مەسەلەن لەم شەوانە کە ئەم بابەتە هەموو میدیاکانی دنیای گرتووە لە نێو بەرنامەکانە ڕیکلامێکدا بەزێ بۆ ماستی سلێمانی بۆ ساردەمەنی سلێمانی باوەڕ بێ ڕەش بەڵک شای و لۆغان کەسێک نێ لەم تەلەڤیزۆن من ئەوانە هەمووی لای خۆم تۆمارم کردو تەوان چ بە ڤیدۆ چ بە نووسین هەتا کاتەکەی من جاری وایە برادری واڵێ کاکە تۆ کۆ ئەمە بەڵگەت چییە من هەتا کاتەکەشی ئەگرم آخر کاکە سەرکەوخۆ تەلەڤیزۆن هەر ئەوە نییە ڤیدۆی و بیکەیتە سەری کاسێت و بڕوا دەبێت تۆ هەموو حسابی دابوونەریت کەی ئەبێ حسابی
هەستی خەڵککەی کاتی خەڵککەی چ ئەوە گونجاوە چ وانێ نەگونجاوە یعنی یەک کێشە نییە لە میدیای کوردیا تۆ دیقەت بە گۆرانی ڕۆژە بە شەو پەخشەکرێ گۆرانیە کە شای و لۆخانە تۆ گڵۆپە کوژانۆ تۆ بنووی یا کاتی ئیسراحەتە یعنی حتا حسابات و وردەکاری و سەرنج لەم بابەتانانیە مەسەڵەن تۆ من هەروەکو پێ بتویت ئێمە ئەم ماوەیە لە بەهۆی ئەم بوومە لەرزەیەوە بەڕاستی تۆ هاوخەمی خۆت نیشانداوە کەچی تەلەڤیزیۆکە ڕیکلامدا ئەنێ ڕیکلامێکە کە خەتۆ هەر پێت سەیرە یا باسی گۆرانیت کرد پێشوەخت کاکە سەرکەوت هەموو گۆرانێک بۆ تەلەڤیزۆن نابێت هەموو گۆرانێک بۆ میدیا نابێت ئێستا ئێمە هەنێک گۆرانیمان هەیە ئەوانە بندن تۆ ئەتوانی لە تەلەڤیزۆنا بەرنامەی تایبەتی بۆ بکەی وەکو خۆت پێشتر فەرمووت ئەمە دیکۆمەنتاری بەڵگەنامەی تۆ کە مێژووی تۆ ئەمانەیە گۆرانی بەم قۆناغانە ڕۆشتوو ئەمە بنبێژە ئەمە شاعرە ئەمە لوتیە ئەمە گۆرانی بێژە بەڵام ئێمە جورئەتمان لەمانە نییە کابرا بنبێژە ئەیکەی بە هونەرمەند مەسەلەن هەر ئەزانێ گۆرانی بڵێ ناوێنەی گۆرانی بێژ تۆ حتا لە کاک سەرکەوت کۆمەڵە شتر لام و ڕوژان جا منیش بۆ چوونێکم ێسەوەی کە باسی هونەرمەندت کرد مامۆستای گەورەم مامۆستا ئازاد جەلال و لەو کاتانەشە کە دەرسی کەوانی پێوتینەوە لە پەیمانگای هونەرە جوانەکان و هەر لەو کاتانەشاوە بوو لە ڕۆژنامۆشتەکانە منیش بینیم لە ساڵی هەشتاکان هەشتا و دوو بوو سێ بوو شتێکی وابوو لە رووسیا یەکێتی سۆڤێتی گەورەی ئەوسا کە نیوەی جیهانە بەوەی کە بۆ کەسانی کە ماون و کە مردوون کۆچی دواییان کردووە ئەو یەکێتی سۆڤێتە گەورەیە 20 هونەرمەندی هەبووە یعنی لەسەر ژمێریەکە وتیانە 20 هونەرمەندمانەیە ئێستا ئێمە هەرچی هەڵەسێ پێڵێن هونەرمەند ئەمە با ئێمەوە بخەینە ئەولاوە بەس من حەزم کرد بێمە سەر ئەوەی کە لە تەلەڤزۆنەکانە چی زەرورە چی بکرێتەوە بنەمایانە من لێرە هەنێکم بۆ تەلەڤزۆن خوێن لە یەک دوو تەلەڤزۆنەوە بە تایبەت لە تەلەڤزۆنێکیانە کە تەلەڤزۆنێکی گشتیە بۆ سەراسەری ئەمریکا NPR ئەم تەلەڤزۆنە بەشی پەروەردەی مناڵی تایە و بەشی پەروەردەی گەورەی تایە و زیاتر پەروەردەیە چۆنەڵی تەلەڤزۆنی هەرێم تەلەڤزۆنی حکومەت یعنی نیو بابەتەیە بەڵامەوە نییە بەینەکەی جیاوازە ئەمیان ناچێتە قاڵبی بازرگانیەوە کۆمەڵێک بنەما هەیە کەس دانراوە بەس سەرپەرشتی جلوبەرگەکات وەکو بەڕێزت باسر کرد بۆ بۆنەکان لەو کاتانەیە کە لە تەلەڤزۆنەکەیە چی جلێکە بێ لەبەر کرێت یعنی کاتێک کە بۆنەیەکی ناخۆشەیە کارەساتەیە لە هەر جەیەکی جیان بێت نابێت جلێک لەبەر بێت لە دژ بە کەڵچەر و نەریتی ئەو وڵاتەیە ئەم وڵاتە ئەمریکا بێ و دەرەوەش بێ و ئەو جیانەش بێت ئەمە یەک دوو کەسێک هەیە ئاگای لە زمانە کەسێک خەریکی زمانە لە وشەسازیە ئەمە بێجگەلەوە لە کاتی فیلمسازیە گرتنی کاری فیلم بەرداریە سیناریۆستەکە خۆی ئەو کەسێک کە فیلمەکەی نووسیوە خۆی یاخو ئەو کەسێک دانێ بۆی لەوەی خۆی بەبوونێ کاری خۆیەوە نەتوانێت بێتە ئەوێ کەسێک دانێ ئەو دێت با بڵێن تێکستە ڕاگرە فیلم ڕاگرە سکرێپت ڕاگرە سیناریۆ ڕاگرە ئەو دێدانیشێت بە دیار وشە بە وشەی ئەوەی کە ئەکتەرەکان ئەیڵێن نایڵێ فاریزە بە هەڵە بڕوات اینجا ساخکردنەوەی زمانەوانی هەیە من لە گروپێکم لێرە هەموو چوارشەمێ کۆبینەوە ئەم گروپە بەس ئیشمان ئەوەیە فیلم هەر کەسە و کە سیناریۆیەک فیلم نووسێکیە فیلمێکی نووسیوەیەنێ لەوێ خوێنێتەوە بە هەمومان گەنگەشەیەکەی گەنگەشەکە بۆەوە نیە بیشکێنینەوە بۆ ئەوەیە هەمومان هاوکاری بکەین لە زڕووی زمانەوە لە ڕووی هەموو بوارەکانەوە من خۆم کە بەنگلیزیە نووسم بۆیانم بردووە ئینگلیزیەکەی من باش نییە چونکە لێرە گەورە نەبوومە بۆ نمونە من ناتوانم بڵێم دەنگی دەهۆڵ لە دوور خۆشە نازانم ئەو لەوێ ئەڵێ ئەمە لێرە بۆ دەستەواژەیە بەکاردێت من نازانم بۆک بەنگلیزی بڵێم شەستە بارانە ئەو دێت ئەڵێ ڕینن کاتەن داگس بۆم دائنێت
یعنی بۆم یارمەتی مەدا لە ساختکردنەوەی زمان ئەلەویا ئەمە ئەم هاوکاریکردنە پێویستە ئەمە پێشەوەی بچێتە پرۆسەی وێنەگرتن و ڤیددیۆگرتن و لە تەلەڤزۆنە بکەوێتە پێشاندان ئیتر لە هەموو چەمکەکانی تر تەلەڤزۆن وایە اینجا شتێکی کەش بێژەر هاتووە لای ئێمە کە بۆ بێژەری ویستوێتی چاوپێکەوتن کات دوای چاوپێکەوتنە کۆمەڵێک خولیان بۆ کردوێتەوە خولی زمانەوانی کە چۆن دوو شەبەیەکەوە گرێ بدات چۆن لێکی بدات ئەمە لە زمانی عەرەبی شەبوو ئێمە لە بەشی شانۆ دکتۆر دڵشاد ئاگادارە لەوەیە خوێنومانە کە چۆن ئیدغام و ئێستا بیرم چوو بنەماکانی تری زمان لە زمانی عەرەبی هەبوو ئێمە بە زمانی کوردی بەکارمانێنە ئەمە بێجگە لە دەستە واژەکان بێجگە لە وشەکان فەرموو کاک سەرکەوت خۆی بەڕاستی کێشەی تەلەڤیزۆن لەم باشووری کوردستانە من هەموو جارێ هەر ئەڵێم من لەسەر بنەمای ئەو پەندە ئەڵێم دۆزەوەی ئەم گرێنێ دوژمنەوە پێم پێەکەنێ ئەگینا خۆ من هەوڵ و ماندووبوونی هەموو ئەو کەسانەی دوای ڕاپەڕین کە لە تەلەڤیزۆن کاریان کردو و تەلەڤیزۆنی گەلی کوردستان کە لە 11 دوای ڕاپەڕین دروست بوو دامەزرا و یەکێتی نیشتیمانی سەرپەرشتیە کرد بۆ خۆی مێژوویەکی تۆمار کرد یعنی تەلەڤیزۆنێک بوو بۆ ڕۆژگاری خۆی جێگەی فەخر و شانازی بوو هەتا ئێستاش بەردەوامە ئێمە لاریمان لەو خزمەت و لەو کارانە نییە بەڵام خۆی تەلەڤیزۆن هەروە گوتمان لەبەرەوەی خێراترین و کاریگەرترینە ئەبێ هەموو وردەکاری و هەموو کەس لە سەنگەرا بێ بووی لە سەنگەرا یعنی نەگەوەی کا وەکو خۆتان ئێوەش فەرموتان وەکو مەسلەی سانسۆر و ڕقەبەرایەتی و دوژمنایەتی نا بەڵام کورگوتنی کەوکوژی کە من کاک سەرکەوتەرۆ برادەرمە نووسینێکی لە واڵی خۆی لە فەیسبوک بڵاوە کاتەوە خۆ من خۆشمێ بۆیە ئەگەر زۆر جار ئەڵێم کاک سەرکە ئەم وشەیە یا ئەم دەستەواژەیە لەوانەیە کەسێکیش بۆ نووسینی منی شەروا بێ منەوە کاتە بە سنگێکی فراوانە وەریەگرم چونکە هەروکو خۆشتان فەرموتان کاتی خۆی کە لە ڕادیۆی بەغا کە بەڕاستی خزمەتێکی گەورەی بە مێژووی کورد و بە تایبەتی بە گۆرانی کوردی کردووە کەسانی وەکو مامۆستا عەلی مەردوانانە لە خەمخۆری خۆیان نابووە جا ئەوانە خەڵکیشیان نازیەوە کەسێکە خەمخۆر بوو خەڵگە ناسێ بواری ئەدۆزێتەوە مەودای ئەو کەسە ئەزانێ سەمی ئەو کەسە ئەزانێ توانای ئەو کەسە ئەزانێ لە خەمخۆریایە بۆیە تۆ خۆی کێشەی بە تایبەتی ئێمە باشووری کوردستان باس بکەیت کە ئێمە خۆمان لەم هەرێمە ژیاین و لەم بەشەی کوردستانە ژین و لە واقعەکەەوە نزیکین کێشەی سەرەکی خۆی حیزبە تۆ دیقەت بە ئەوە 32 ساڵە ڕاپەڕینە لەم هەرێمە تا ئێستا تەلەڤیزۆنێکی زمان حاڵی وڵاتەکە یا هەرێمەکە یا حکوومەتەکە نییە کە تۆ ئەمە تەلەڤیزۆنی حکوومەتە و هەموو حیزبەکان و هەموو خەڵکەکان و ئەوانەی کە لێرن هاوکاری بکەن و خەمی بخۆن و پشتیوانی بکەن و کاری بۆ بکەن و ترەگەر خۆبەخشانە بێ و ئەگەر بە موچە بێ هەوڵی بۆ بن لەبەرەوەی کراوە بە حیزبی هەر حیزبە بۆ خۆی یعنی کە ئەمە لە تەواوی دنیا شتیوانیە تەلەڤیزۆن بۆ خۆی بە ڕێنووسێکی خۆی و بە زمانێکی خۆی و بە شێوەزارێکی خۆی ئیش بکا و کار بکا و بڵێ ئێمە حەقی تەلەڤیزۆنەکاری کەمان نییە خۆی جاران کە کۆڕی زانیاری کورد هەبووە و لایەن یەکە بۆ کە لە خەمی زمان نبووە و خەمی زمانەکەی خواردووە نەیهێشتووە جوانترین نمونە لە مێژووی کووردا کۆماری کوردستانە لە مەهاباد کە ئێمە با ئەمەش لێرەوە ڕاست بکەین و کۆماری مەهاباد نییە کە ئەمە هەڵەی باوە خۆی کۆماری کوردستان لە مەهاباتە ئەمە دوژمنەکانمان جەمهوریەکەیان کۆمارەکەیان بچووک کردوێتەوە کردویانە بە جمهوری مەهاباد یا کۆماری مەهاباد ئەینا خۆی کۆماری کوردستانە لە مەهاباد کە تەمەنی 11 مانگ بووە بەڵام لە خەمی زمان بووە چۆن ئەوان لیژنەی فەرهەنگیان هەبووە تەنانەت کەسێک ئەگەر تابلۆی دوکانەکەشی نووسی بێ بە حاڵە لێپرسینەوەیان لێ کردو ئەمە من بۆ خۆم کاتی خۆی لە کورسات چاوپێکەوتنم لەگەڵ کۆمەڵی خەڵکا کردووە کە لە حیزبی دیموکرات بوون نمونەی بڵێن عەبدوڵڵا حەسەنزادە و جەلیل گادانی و ئەوان باسی ئەو مێژووی کۆماری کوردستانەکەن تەنانەت تەمەنی ئەو کۆمارە 11 مانگ بۆ لە خەمی زمانە بوون ینی لیژنەی فەرهەنگی هەبوو هەموو کەسێ بۆی نەبووە ناوێک لە شوێنێک بنووسێ یا وشەیەک بێنە یا خۆی دایتاشێ و بڵێ وەڵا
من حیزبەکەم وواڵەیە من لێ پرساوەکەم وواڵەیە من سەرپرسیارەکەم وواڵێ خۆی زمان خۆی زانستە کە تۆ وشەیەک دادنا تۆ دیقەت بە ئێمە زۆر نمونەمان هەیە وشە مەسەلەن هاوڵاتی بە دووە ئەنووسرێ هاو زاید وڵات زایدی ئەگەر بوو بە هاوڵاتی ها لێ پراماتیکە ئەمە بانکردنە بۆ ئاگای ها وڵاتی ینی حتا معناکەی ئەگۆڕێت تۆ ئێستا لە هەموو زمانێکی دنیا وشە بە خاڵێک فەرقەکات بە پیتێک فەرقەکە یعنی ئێمە کێشە هەنێک کێشەمانەیە کە ئەلێ بۆ بە دواوە بۆ بە یەکۆ کاکە هەمووی بنەمای هەیە هەمووی بە بەڵگەوە سەلبێنراوە من ئامادەم لە هەر تەلەڤیزۆنێکی بە تایبەتی لە سنووری خۆمان نابێ لە باشوور من خۆبەخشانە بە مانگ بە دوومانگ ئەم وانانە بڵێمەوە کە بە فەخرەوە منیش پێشتر لە مامۆسا دکتۆر ئەو ڕەحمانی حاجبار با بڵێن شتێکم هەر لەسەر هەمان بۆ چوونی بەڕێستان ئێمە بە دوو ڕێنووسە نووسین بە پیتی با بڵێن ئارامی وە بە پیتی لاتینیش لە پیتە لاتینیەکە ئەوەی کە هەیە لە بینی دوو شەیە مەسەلەن ئەڵێن فیلم ئەو ها لە بە فیلم ئەوەی نییە لە بینی ئێف و ئێڵەکە شتێک هەیە لە هەناسەمانە هەیە فیلم ئەبێ ئەوە لە لاتینیە ئەوەش دانرێت ئایەکە بەڵام نییەکە جیایە ئەوی ژیا کراوەتەوە کەواتە ئێمە ئەمەمانەیە وەیەکێک لە شتە جوانەکان کە با بڵێن لە زمانی کوردی ئێمەیە هەیە ئەوەی ئەوەی بینیتە بە نووسین بە دەنگ دەریەکەیت بە دەنگ ئەیڵی هیچی زیاد نییە یەک پیت زیاد نییە و تۆش یەک دەنگی زیاد ناڵی و ئەوەی لە دەنگە بە دەنگ ئەیڵێت هەمووشی ئەنووسرێتەوە یەک پیتی زیاد نابێ ینی ئەمە ئاسانکاریەکی زۆر گەورەی تایە بۆ ئەوانەی کە بیانێ فێری زمانی کوردی بن زۆر بە ئاسانی توانن فێر بن ئەگەر عەرەبێک بێ بە پیتی ئارامی فێر بێ زۆر بە ئاسانی توانێ فێر بێ بەس پیتەکان بناسێتەوە بزانێ ئەو بزوێنە لە کۆ بەکاردێ بۆچی جێیەک و دوو واوەکە لە کۆ بەکاردێ و هەروەها لە پیتی ئارامی لاتینیشە بە هەمان شێوە پیتی لاتینی من لێرە بۆ چوونێکم حەزم کردە مەش گفتوگوی لەسەرکەین ئێمە ئایا لە میدیای کوردیە لە ڕێگەیاندەکانی کوردیە پیتی لاتینی بەکاربێنین باشترە یاخۆ پیتی ئارامی ئەمە من لێرە بۆ چوونی من وایە گەر پیتی لاتینی بەکاربێنین لە نووسینەکانمانە لە هەموو جەیەکمانە لە ناونیشانی دوکان و بازار و جادەوە موشتەکانمان ئەمە وەکو بازارێکی ئابووری بۆ وڵاتەکەمان و بۆ هاتنی بێگانە بۆ وڵاتەکەمان ئاسانکاریکی زۆر گەورەیە زیاتر ئاشنا بن بە هەموو شتێکمان تەنانەت فێری زمانەکەشمان بن لە ڕێی پیتی لاتینیەوە هەموو عەرەبێک کە توانێ ئینگلیزی بخوێنێتەوە هەموو تورکێکە توانێ ئینگلیزی بخوێنێتەوە هەموو فارسێکە توانێ بیخوێنێتەوە بۆیە بە بۆچوونی من پیتی ئارامی زۆر پێویست نییە بەقەدەوە بەڵام لێرە ئەمە میدیا ئەبێ بەم ئیشە هەستێت میدیا ئەبێ ئیشی بۆ بکرێ هەموو ببینە خەمخۆر ئیش بۆ بوارە بکەین کاک سەرکەوتن نازانم لێرەوە گەتۆ بۆ چونی دروست بێ خۆی من هەر جارێککە تاکی دەکەمەوە خۆی کێشەکە حیزب لێرە هەر کەس بۆ بەرژەوەندی حیزبەکەی خۆی تێ ئەکۆشێ ئازاین چۆنە هەتا ئەو گرفتەی کە ئێسا فەرمونون مەسلەی لاتینی و مەسلەی ئەم ئەبجەدی عەرەبیەکە ئەوەش کراوە بە کێشەیەکی سیاسی یعنی هەنێ کەس نان و پیازی پێوە ئەخوات کێشەکە لەوایەکە ئەو ڕێنووسەی پێشتر کە هەمان بووە کە تەمەنی زیاتر لە 200 ساڵە و هەموو ئەدەبیاتی پێ نووسراوەت و تەنانەت ئەوانەشی کە ئەو شێوەزاریان بەو شێوەزارە نەدوا و شعریان و تۆ و هۆنراویان و تۆ بابەتیان بۆ نووسیوە بەڵام ئەوی تۆ ئەفەروی منیش لەگەڵتان بەڵام خۆی ئەبێ ئەوە کاری بۆ بکرێ نەک بکرێ بە سیاست بەڵام خۆی لە مەسلەی زمانە دووشت هەیە زمان ئەو شێوەزارە یا ئەبێ ئەمری واقع بێ شێوەزارەکە خۆی بسەپێنێ کە ئەمە بە پرۆسەیەکی مێژووی هاتووە تەمەنێکی 200-300 ساڵی ئەم شێوەزارە خۆی سەپانووە و بۆ بە ئەمری واقع یا ئەبێ بە زەبری چەک بێ هەروەکو بسمارگ لە ئەڵمانیا کردی کە ئەو شێوەزارەی ئەمڕۆ لە ئەڵمانیا بۆ بە زمانی ستاندار بەڵام کەسێکی ئەڵمانی لە باکوور لە کەسێکی ئەڵمانی لە باشوور ناگا بەڵام ئەم شێوەزاری کە بسمارگ
کاتی خۆی بە زەبری چەک سەپاندی و داینا ئەوە بووە بە زمانی ستاندار خۆی کێشەی زمان ئەمەیە یا ئەبێ ئەمری واقع بێت شێوەزارەکە خۆی پسە پێێنێ و ببێ بە شوێنی زمانی ستاندار یا ئەوە تا بە زەبری چەک بێت دەسەڵاتێک بە زۆر هەروەکوی بسمار کە باسمان کرد بیکات باین بەڵام ئێمە پێش زمانی ستاندەرەکە خۆمان کێشەمان هەیە لە ڕازنووسینی وشە دەستەواژە وشەهێنان لە ملاولۆلا وشەیە کە ئەو معنایە بۆ نمونە کەناڵی ڕوودا و نووسێ کاژێر کاکە کاژێر بە هیچ معنای کات و سعات ناگەێنێ کاکە بڕۆ دیقەتی سەرنج لە فەرهەنگەکان بە لە هەنبانە بۆرینە بە لە فەرهەنگی خاڵ بە لەو فەرهەنگانەی کە پێشتر کاری بۆ کرا و زیاتر لە 40 ساڵ ئەو نووسەرە ئەو مرۆڤە ئەو خەمخۆرە کاری لەم فەرهەنگا کردووە کاژێر معنای کاد نییە کاژێر معنای سعاد نییە بەڵام کاکە تۆ کەناڵێکە سەرکەوت لەسەر ئەو وشەیە خوا بە حەزەکەم با ئاگامان لەوە بێت کاژێر ئەبێ ئاگامان لێبێ کاژ ئێماڵین مانگا یا بزن زیاتر کاژەکات ئەوەی ئەو خواردنەی کە لە دەمێتی لە ورجیەوە لە گەدەیەوە هێنێتە دەرەوە کاوێژەکات کاوێژک لە هەنێ جێ پێڵێن کاژەکات ئەبێ زۆر ئاگامان لەوە بێ هەنێ وشە هەیە ناگاتە جێی خۆی یان ئەو دەستکاریکردنە گەلێ جار لە ماناکە ئەگۆڕێت یعنی من لە پۆستێکم لەسەر هەر فەیسبوک ئەوەم دانا نووسی بووم هەر وشەی و لێ ئاگامان لێ نەبێت ئەگەر بیکەین بەگول ئەبێ بەگول ئەبێ بە گۆل ئەبێ بە گۆڵ ئەبێ بە کۆڵ ئەبێ بە کۆل ئەمە هەر یەکەی مانایەکی هەیە بە یەک نیشانەی زۆر بەسیط لەسەر ئەو و لە ئیتر ئەمە لە زۆر وشەی ترمان یعنی بۆ نمونە منەمێ نمونەیەک بێنمەوە من نمونەیەکی سیاسی و عسکەریە ئیسرائیل کاتی خۆی لە هەموو عەرەب لە 24 دەوڵەتی عەرەبی بردەوە بەچی 24 دەوڵەتی عەرەبی لەشکر و ئیتر شمەک و هەموو شتێکیان کۆ کردەوە چوونە سەر ئیسرائیل لە هەموو وڵاتە عەرەبیەکانەوە نازانم لەوەی هەنێ وڵاتی عەرەبی نەچوو بن ئیسرائیل داوای کەوتی وەرن بە دانوستان لێ بکەین دانیشین کە دانیشتن ڕێککەوتن لەسەر ئەوەی عەرەب بگەڕێتەوە هەموو ئەو لەشکرە و ئیسرائیلیش بکشێتەوە لەو زەویانەی کە داگیری کردووە لە بن دەسێتی ڕێککەوتنەکە کە نووسرا بە عەرەبی ئەنووسیت ئەراضی ئەگەر ضادەکە یائی پێوە بێ یائی متەوەلە درێژ یعنی هەموو زەویەکان ئەگەر ضاد بێ و دوو کەسرە لە ژێری بێبێتە ئەراضن ئەلەویا یعنی چەند پارچە زەویە بە ئەراضین نووسرا ئیسرائیل بە ئەراضین نووسی هەموو عەرەب قیادە گەورەکانیان سیاسیە گەورەکانیان مۆریان لەسەری کرد ئیمزایان کرد و دەی لەشکر گەڕایەوە هەموو شتێ گەڕایەوە ئیسرائیل لە دوو پارچەی زەوی گەڕایەوە کە هیچ کەڵکی بۆ عەرەب نەبوو عەرەبەکان کردیان بە هەراوتیان نەیاوانی تروتی ئەوە لە ڕێککەوتنەکە وەتان نووسیوە چیتان بەڵێ ئەوە بوو بە ماڵ بەسەر هەموو عەرەبە تاکو ئێساکە ناتوانن ئەوە بوو ڕێککەوتنێک بوویتر گەورە اینجا ئەمە پێشەوەی من و تۆوەکو ئێمە ڕاگەیان کار باسیەکەین لە تەلەڤزۆن و لە فیلمەکانمان و لە کورتە فیلمەکان و لە دراماکانمان خەمی زمان بخۆین سیاسیەکانیشمانە بێ خەمی بخۆنە بێ بیزانن ئەگەر نەیزانن ئەمە گەورەترین کێشەیە یعنی بۆ ئەبێ بە بۆنەی زۆنێکەوە نابێت تۆ پیتی لاتینی بەکاربێنی بە بۆنەی زۆنێکەوە تۆ نابێت فلانە وشە بەکاربێنی فلانە وشە بەکاربێنی ئەمانە تاوانی گەورن من گەلێ جار ئەم دەسەڵەتدارانی ئێستا بە تاوانباری گەورە بەرامبەر بە زمان و پەروەردەی کوردی دائەنێم کە ئەبوایە کە هاتنەوە لە شاخ یەکسەر بایەخیان بە زمان و پەروەردە بدایە پێش هەموو شتێک پێشەوەی چەک هەڵگرن بەرامبەر بە یەکتری کاک سەرکۆ من ئەمە نەگەڕێی من ڕێی هەموو ئەوانەی زمانناس و زمانەوانن مەرج نییە نووسەرێک گەورە نووسەرێک خاوەنی چەند کتێبێ بێ زمان ناز بێ یا زمانەوان بێ یا لە ڕێنووز یا لە بنەمای دەستوری زمان بزانێ ینی سەرکردەکانیشمان هەروەها یعنی سەرکردەکانمان
پێویستە ڕاوێژکاری زمانیان هەبێ مەسەلەن حتا وتارێک کە ئەخوێنە وتارێک کە ئەیەنە چنە شوێنە چاوپێکەوتنە بێ ئەبێ ڕاوێژکارێکی زمانیان هەبێ بڵێن ئەو شێن بڵێ ئەو شێ نەڵێ ئەم دەسەواژەیە غەڵەتە ئەمە هەڵەی باوە ئەو نووسینانیان بۆ جاریچکە لەسەر بنەمای ڕێنووس و لەسەر بنەمای دەستور و ڕێزمانی کوردیەکە جاریچکە بۆ پاگنووس بکەنەوە. بەڵێ من بۆ پاڵپشتی ئەو قسەیەت کە من باسی ڕەوانشاد مامجەلالەکەم وەکو ئەوەی ناکە با بڵێن لە ڕووی سیاسیەوە نەخێر. مامجەلال نووسەرێکی گەورە بووە، مامجەلال پارێزەرێکی گەورە بووە، شارەزایی باشی لە زمانی کوردی هەبووە. من کە لە شاخ بووم لە نێوزەنگ لە 82 ئاگام لێ بوو جارجار مامجەلال دەستەواژەیەکی فڕێ ئەدایە ناو ڕاگەیاندنی کوردی و کاتە بەس ڕۆژنامە و رادیۆ بوو. ماوەی هەفتەیە 2 هەفتە لە هەموو حزبەکان و هەموو ئەبوو بەهەرا لەسەر ئەو دەستەواژە وشەیە. بۆ نمونە لە وتارەکەی یەکەم وتاری کە لە یاریگاکەی سلێمانی کەوتی کە لە وتارەکە لێ بووە هاتە ئەم لاوە نازانم کام نووسەری گەورە بوو لەو کاتانە پرسیاری لێکە ئەڵێ وتارەکەم چۆن بوو. یعنی ئەمە کەسێکی سیاست مەداری گەورە ئەبووە حسابی بۆ نەکردە دێ لە زمانزانێکی کورد ئەپرسیە کە هیچ دەسەڵاتێکی نییە، حیمایی نەبووە، پاسەوانی نەبووە، هیچ وجودێکی نییە هەر لە حزبەکەی مامجەلالایە کەچی مامجەلال بۆی دێتە خوارەوە پرسیاری لێکاڵێ لە وتارەکەم چۆن بوو پرسی پێ ئەکات. یعنی کۆمەڵە کەسێکی برادرم هەموو نزیک بوون لەو کاتانی کە هاتنەوەش مامجەلال ئەم ئیشەیە کرد. بەڵام کەسانی تر کاک مەسعود کردوێتی چیتر کردوێتی جێتر کردوێتی ئەوەیان نازانم مەگە کردوێتیان ماڵیان ناوابێ ئەوەیان زۆر پێویستە. بەس کاک سەرکەوتجام ئێمە گەشتونەتە سەعاتێک و 17 دقە بابەتەکەمان هەنێ برادرش بۆ چوونیانەیە چی ئەڵێ بۆ چوونەکانی ئەوانش بخینە بەرچاو و دواییش بگەڕێنەوە سەر هینی خۆمان. لێرە کاک یاسین قەرەداخی بۆ چوونێکی لێرەڵێ بەس ئێستا بەهۆی زۆری پەیج و تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بینەری تیڤەکان زۆر کەم بووە. ئەگەر هەش بێت کەسانێک ماون مدمین بوون بە زنجیرە دراماکانی تورکیەوە کاتەکانی تر بە ئایفۆنەکانی دەستیەوە بەسەرەبات. ئەمە نازانم ئەگەر تۆ بۆ چوونێکت هەیە لەسەری وەڵام چی کاک سەرکەوت فەرموو. وڵی کاک ئەگەر وا بۆە ئێسا رادیۆ ئەبواە دابخنایە خۆ کە رادیۆ دامەزرا و رادیۆ هاتە ناو کایەکەوە گوێگرێکی زۆری هەبوو. بەڵام کە تەلەڤیزۆن دامەزرا و تەلەڤیزۆنیش هاتە بوارەکەەوە خۆ رادیۆ هەر تا ئێستا ئیشی خۆیەکە و گرنگی خۆی هەیە و گوێگری خۆی هەیە. تەلەڤیزۆنیش بە هەمان شێوە خۆ من لەگەڵیان لە ئەو سەرنجە. بەڵام هەموو بوارەکان هەموو لایەنەکان ئەگەر فەیسبوک ڕۆژ بە ڕۆژ لە برە و لە زیات بچێتە هەموو ناو جومگە و کون و قوش بنی دنیا. بەڵام تەلەڤیزۆنیش بۆ خۆی ماهێتی هەیە و گرنگی خۆی هەیە و بینەری خۆی هەرە هەیە. سەرنج بە ڕۆژنامە تا ئێستا هەر گرنگی خۆی ماوە. خۆ ئێمە هەموو کەس لە واڵی خۆی و بە ئارەزوی خۆی ڕۆژانە ئەتوانێت چەند پۆست لێ بکە. بەڵام کەچی ڕۆژنامە تۆ هەر بە دوایە ئەگەڕێت و ئەو ڕۆژنامەی کە سەرنجی ڕاکێشاوی یا بە دوایە گەڕایی بابەتەکانی ئەگەر تۆ لە ڕێی سایت و فەیسبووکیشەوە بێ هەوڵەیە ئەو ڕۆژنامەیە ببینیت و بیخوێنیتەوە. بەڵێ من بەس وەڵامێکی بچووکی کاگیاسی نەدەمەوە لەسەرەوەی کە لەم وڵاتە 2 مانگ 3 مانگ پێش ئێستا نامەیەک هاتە ماڵەوە بۆ من سێرم کرد بۆ تایبەت بە من نییە بۆ هەموو دانیشتوانی ئەم ناوچەیە گەڕەکانەیە هەموو جیەکە ناوی ناوچەکە نووسراوە بۆ دانیشتوانەکان بۆ چوونە لەسەر تەلەڤزۆن رادیۆ ئینتەرنێتە و میدیا و وینانەی لەسەرەوانە کامیان زۆر سەیرەکەی کامیان بەلاوە زۆر گرنگە کامیان دوایی لە ئەنجام اینجا لەگەڵ و نامێشە کە بۆیان نردبووم $2 نردبوو نازانم و $2 بۆ ئەو بوو دیارە وەڵام بدەمەوە یعنی بنووسم. منش نامینی خۆمم نرد و بۆیانم نرد. من رادیۆم نووسی بەس ئێستا بۆ کاگیاسی باسەکەم بۆ رادیۆ دوایی کاتێکە بۆ چوونەکان کۆکرا بۆ ڕێژەی زۆری خەڵک جۆ لە رادیۆ ئەگرێت. بۆ من خۆم کاتێک کە ئیشەکەم ئەی خەمە سەر رادیۆ
ئەخەمە سەر رادیۆ و جۆ لە رادیۆ گرم ناتوانم سەری تەلەڤزۆن کەم ناتوانم ڕۆژنامە بگرمە دەسەوە بیخوێنم ناتوانم ئایفۆنەکەم دەرکەم و سەیری یوتوب و سەیری ئەوانە بکەم گەلێ جارێک خەمە سەر یوتوب بۆ هەنێ بەرنامە گەر بەس جۆ بگرم وەکو سەرچاوە ئێستا بڵێم کتێبیش ئەخوێنمەوە بەڵام گەلێ جار من سیارە لێ خوڕم 3 سەعات 4 سەعات کاک سەرکەوت و بۆ بەیانی بابەتێکم هەیە لەگەڵ کاک سەرکەوت تا بێ گەنگەشەیکەم لەسەر زمان دێم لە ڕێی یوتوب و بە ئەنگلیزیەکەی ئەچمە سەرەوەی باسی کێشەکانی زمانم بۆ بکات ئەیخەمە سەری ومە سیارە لێ خوڕم و لێ بۆم باسەکە ئێکەواتە ئەمانە هەر یەکەی بۆ خۆی ڕۆڵی خۆی هەیە ئەی خەڵک لەسەر ئیش یا لە ناو سیارە لە ناو پاسیەکان زۆربەی جاسێرەکەی خەنە سەر رادیۆ لە ناو کارگەکانی خەنە سەر رادیۆ لە جێیەکانە لە فرۆکەخانە لەو جیانی کە گشتیە لە مۆڵەکانی خەنە سەر رادیۆ بۆیە رادیۆ زۆری هێنا ئەمە بۆ وەڵامی کاگیاسین با بزانم لێرە برادێکی کەمان کاک ڕێناس عارف ئەڵێ سانسۆری ئیسلامی سیاسی لە هەموو جۆرەکانی سانسۆری سیاسی مەترسیدارترە لێرە حەزەکەم کاک سەرکەوتە گەرتۆ بۆ چوونێک تێ لەسەری وڵای کاکین خۆی میدیای ئیسلامی سیاسیش بەڕاستی جاری وایە دەوری هەیە لە گەورەکردنی هەنێ بابەتا و لە ناشرینکردنی کۆمەڵی کوردیە و لەوەی کە زۆر جار بابەتێکە و ڕوژێنێکە لەوانەیە خێزانێک بێ یای گەڕەکێک بێ بەڵام ئەو وابەستەیەکە بە شارێکەوە وابەستەیەکە بە شوێنێکەوە بەڵام خۆی من هەرەی جێرمەوە بۆ ئەوەی کە میدیا دابش بۆ بەسەر حیزباتر حیزبەکە ئیسلامی سیاسیە حیزبەکە چەپە ڕازڕەوە نەتەوەییە کێشەکە خۆی دوای ڕاپەڕین میدیا بووە بە میدیای حیزب تەنانەت تۆ ئەگەر شتێکی زانستی پێ بڵێ شتێکی پێ بڵێ کە ئەمە زانستێکە 100% ئەوەنە قەناعەتی پێەکە ئەگەر لە ساڵحی خۆی بێ یا لە بەرژەوەندی خۆی بێ ئەگینە تۆ دیقەت بە جاری وایە کەسێکی خوێنەوار کەسێک کە بڕوانامەیەکی زانستی هەیە لە هەر تەلەڤیزۆنێکە قسەکە من ڕێزم بۆی هەیە بۆ ئەو میوانە کەچی دایم وا قسە ئەکا لە بەرژەوەندی ئەو تەلەڤیزۆنە یا لە بەرژەوەندی ئەو حیزبە بەڵێ منیش گەلێ جار هەنێ بۆ چونم لەو بابەتە دەربڕیەوە کاک سەرکەوت بۆ نمونە ئێمە توانین بڵێن بە ناوی خوای گەورە و بەخشندە و میهرەبانەوە بەڵام هەنێک لە حزبە سیاسیەکان هەر دیارە ئیسلامە سیاسیەکان دیارە پاڵپشتی وڵاتێکی عەرەبی لەسەر و لە ڕێ ئەوە پشتگیری ئەکرێ وەکو هۆکاری تعریبکردن ئەڵێ ئەبێ بڵێ بسم الله الرحمن الرحیم ئێ باشە خۆخوا هەموو زمانەکان نەزانێت چونکە ئەو میلەتانەی دروست کرد و ئەو زمانانەی دروست کردو وەکو بیر و بۆ چوونە ئاینیەکان من وەکو کەسە ملحیدەکان ناڵێم بەڵام وەکو با بڵێن ناڵێم ملحید داوای لێبوردنەکە من حەز ناکەم و دەستەواژێژ بەکاربێنم و کەسانی کە باوەڕیان بە ئاین نییە بەسە و کەسانی کە باوەڕیان بە ئاینە خۆ هەر ئەوان نەڵێن خوا هەمووی دروست کردووە ئێکە خوا هەمووی دروست کردووە خوا هەموو زمانەکان نەزانێ بۆ ئیلا بێ بڵێ ئەسسەلام عەلەیکوم بۆ نابێ بڵێ سڵاوی خواتان لێبێ بۆ نابێ بڵێ پەنا بەخوا پشت بەخوا کە ئەم وشانە هەر هەبووە لە کوردیە دایکان و باوکانی ئێمە کە موسڵمان بوونە و فریشتەیە بوونە و فریشتەیەکی پاکی ئیسلام موسڵمانێتیشیان کردووە مەلا عەبدولکەریمی مودەڕس زانایەکی گەورە بەسەر هەموو مێژووی ئیسلامە بەسەر هەموو ئیسلامی جیهانیە بۆ ئەو پارێزەرێکی گەورەی وشەی کوردی بووە بۆ ئێستا مەلایە کە ئێستا خوێنەواری نییە بێت دش بە زمانی کوردی قسە بکات سەر بۆ یەک شتێ بیرخستبەوە لەسەر مەلا عەبدولکەریمی مودەڕیس و شێخ محەمەدی خاڵ و هەموو ئەو کەسانەی کە هەڵگری پەیامی ئیسلام بوون و موسڵمان بوون و متەدین بوون کەسی ئەوانە کوردیزانێکی زۆر جوان بوون کەسێکی وەکو شێخ محەمەدی خاڵ کەسێکی وەکو عەلادین سەجادی کەسێکی وەکو مەلا عەبدولکەریمی مودەڕیس ئەمانە زیاتر شاعیرەکانمان خۆ لە حوجرە و لە قورئان خوێندنەوە دەستیان پێ کردووە خۆ بە عەرەبی بووە بەڵامەی چۆن و کوردیە جوان و پاراوە فێر بوونە و بوونە بە داکۆکی کارێکی گەوری زمانی کوردیش بەتی زمانەکەشیان باشتر کردووە لە هەموو کەسیش بەڵام لە عینێن کاتیشە
ئەوانە پێشنوێ ژیون و مامۆسای ئاینیش بوون بەڵام خزمەتیان بە زمانی کوردی کردووە بەڵام ئەمڕۆ ئەم حیزبانە بە تایبەتی حیزبی ئیسلامی سیاسی وەکو خۆت فەرمووت کاریگەری وڵاتێکی عەربی ئیسلامیان لەسرە ئەوان بە ئاقاریشکا تۆ ئەبەن مێژووی تۆ ئەشێوێنن هەنێ هەتا بۆنە و یاد و جەژنەکانی تۆش بە ناشرین لای قوتابی و لای شاگرد و لای هەوادارانیان ناشرینەکەن کە تۆ چەند ساڵ خەباتت بۆ ئەو بۆنە و ئەو جەژنانی نەتەوەی کورد کردووە. بەڵێ کاک سەرکەوت لێرە کاک یاسین ڕخنێکمان لێگرێتر لە من یەگرێت لە تۆ یەگرێڵێ بەڕێستان بابەتەکەتان تایبەت بوو بە زمانەوانی بەڵام بەڕێستان وشەی عەرەبیتان زۆر بەکارهێنا وەک سەیارە سیاسی حیزب ئەزانین خۆی کاریگەری زمان ئەوەیە کاریگەری زمان ئێمە کاریگەری زمانی عەرەبیمان لەسرە ئەمە شتێکە نە بەدەست بنە نە بەدەستوێ نە دەست کاگیاسینە لەبەرەوەی ئێمە خۆمان هەموو خوێندنمان بە زمانی عەرەبی بووە ئەمە یەک دووەم زمانی ڕسمی لە وڵاتەکە عەرەبی بووە سێهەمیش ئێمە بە حکمی دین و ئاین و دراوسێتی عەرەب ئێمە کاریگەری عەرەبمان زۆر لەسەر بووە ئێمە زۆر جار ڕاستەکە کاگیاسی من بە فەخرەوە و بە سنگی فراوان لێ وەرەگرم بەڵام ئێمە زۆر جار ئەو وشانە ئێمە لە تەلەڤیزۆن کەسێکمان لەگەڵک کاریگەری زمانی فارسی لەسرە زۆر جار حتا نمونە و پەندەکان و ئیدیۆمەکانیش بە فارسی ئەڵێ ئێمە کەسمان لایەکە لە باکووری کوردستانەوە هاتون لە مێرسینوانەوە کاریگەری زمانی تورکیان لەسەر زۆر جار ئەو جاری وایە وا من بانگەکە هەر بە تورکیەکانم کاکە خۆ من تورک نیم ئەڵێ من ئەو کاریگەری ئەو زمانم لەسرە خۆی ئەمەیە کاریگەر و گرنگی زمان لەسەر تۆ بۆیە ئێمە ئەمڕۆ کێشەی زمانەکەشمان ئەوەیە کەسێک کە راپۆرتێکە نووسێ یا هەواڵێکدا ئەڕێژێ تۆ کە ئەی خوێنی تۆ هەستەکە ئەم کەسە کاریگەری زمانی عەرەبی لەسەر یا فارسی لەسرە یا تورکی لەسەر چونکە هەموو زمانێت دەستور و ڕێزمانی خۆی هەیە کاگیاسی من قبولمە ئەو قسەیە من زۆر جار بۆ زیاتر چەسپاندن و گەیاندنی پەیامەکانم ئەڵێم عەرەب گوتەنی خۆ ئەمە هیچ عیبێکی تیانێت چکە ئێمە چەند ساڵ باو باپیرانمان لەگەڵ عەرەب ژیاون و ئێمە زمانی ڕسمی وڵاتەکەمان عەرەبی بوو هەتا من بۆ خۆم خوێندنم بە هەموو ژیانم سەرەتایی نەبێتر متەوەسە و ئین ناوەندی و ئامادەیمان ئێمە بە عەرەبی خوێنەوە لەبەرەوە شتێکە ئێمە نەکار عەرەبی ئێمە ئێستاش کاریگەری تورکمان لەسەر و زوربەی ناوچەکانمان کە ئەبوو دەسەڵاتی کوردی کە ئەبوو حکوومەتی کوردی ئەو ناوانەی بکردایە بە کوردی و جارێککە ئەو ناوە تورکیانە نەبووە کە ئێمە چەندها شوێن و ناوچە و گوند بە ناوی تورکەوە یا تورک کە ناوی ناو هەر ئێستاش ئەو ناوەی زمانی عوسمانیەکانە هەرماتەوە جنا من قبول مەڕاستەکە ئێمە هەنێ جار ئەو شانە تر تازە لەسەر زمانمانە و بۆ بە ئەمری واقع منیش هاوڕایی بەڕێستانم کاک سەرکەوت کاک یاسین شتێکی کەشە نووسیەوە کێشەکەمانەوە ئەبێت لە کاتی گفتوگۆدا هەوڵ بدەین ئەو شانە لەبیر بکەین کاک سەرکەوت بڵێن کاک یاسین کاک سەرکەوتە زانی و نازانم تر بەڕێستان منیشە ناسییان نە من بۆ خۆم هەوڵەدەم لێرەش هەوڵەدەم زۆر لە وشە و دەستەواژە کوردیەکان بەکار بهێنمەوە هەوڵەدەم بیان پارێزم هەوڵەدەم هی کۆن بهێنمەوە زیونی کەمەوە لە جیاتی ئەو وشانەی کە لە ئەنگلیزی و لە عەرەبی و لە فارسی و وەرمانگرتووە و گرفتەکەشەوەیە من هەرچەنە خوێندنی من بە کوردی بووە لە کەرکوچیش بوومە کاک سەرکەوت لە سلێمانی بووە خوێندنی بە عەرەبی بووە من بە کوردی بووە خۆشحاڵ بووم لەو کاتەیە بە کوردی بووە ویان بۆ من زۆر گرنگ بووە بەڵام دەوروبەرەکەم زۆری بە عەرەبی بووە و تەلەڤزۆن و ڕادیۆ و ڕۆژنامە و هەموو شتێکی عەرەبی چوو بۆ مێشکمان من حەوت زمان قساکەم بە حەوت زمان ئاخافتنەکەم حەوت زمانەزانم بۆ هەر زمانێک کە بمێ فێرمم تازە گەلێ جارسەیری لەوە ئەمە یەکێک لە هۆکارەکانە وشەیەک لەوێ بینم بزانم لە کوردیە هەیە لە عەرەبی هەیە لە کوێ هەیە بۆی لێ نزیک بێت بتوانم زوو ڕێگایەکە بۆی زوو فێر بم و هەر لە ڕێی ئەم ئاشنایەتیم بە زمانزانیەوە زمانەوانیەوە گەلێ جار شیکاری بۆ زمانەکانەکەم گەلێ جار زمانی کوردی ئەزانم نزیکە لە چی زمانێکەوە لەگەڵ کام زمانایە زمانی عەرەبی لە چیەوە بەڵام کاریگەری و زمانانە لەسەرمانە ئێستاش من بۆ خۆم زۆر بێ جار ناتوانم
وشەیەکی عەرەبی بەکارنێنم کاتێکە لە کاتی ئاخافتنەوەنەی بیرم وەکو سایکۆلۆژی وەکو دەرونیوەنەی بیرم لە داڕستن بیرم لای داڕشتنی ڕستەکەیە بیرم لای ئەوە نییە داڕشتنی ڕستەکە وەکو مانە بیرم لای ئەوە نامێنێت کە دەستەواژە و شەکان چی بەکاربێنم ئەمە ئێمە ئەم نەوەیەی ئێمە کە پێشترم کاریگەریەمان بەسەرەوە بوو بەڵام ئێستا خۆشحاڵم لە تەلەڤزۆنە لە ڕێی تەلەڤزۆنە کاتێک کە چاوپێکەوتنێک لەگەڵ نەوەی تازەیە ئەبینم نەوەی نوێ ئەبینم سێرەکەم زۆر دەستەواژەی کوردی بەکارێنن زۆر جوان ئەمە مژدەیەکی خۆشە بۆ نەوەی داهاتوومان بەڵام یەک کێشەی گەورەمانەیە لە تورکی و لە ڕێی زمانی تورکی و عەرەبی و فارسی و لە تەلەڤزۆن و ڕاگەیاندنەکان وشەی بێگانە زۆر هاتۆتە ناومان من ئەمەمان بەلاومە بەستە لە نووسینە بۆ بەکاری بێنین من لەم ڕۆژانە نووسینی برادێکم خوێنەوە گوایە لە ئەنگلیزیەوە شتەکانی وەرگرتووە باوەڕتان نەبێ بە پیتی ئارامی نووسیوێتی بە زمانی کوردی نووسێتی لە ڕستەیەکە با بڵێ نەگەر دەوشە بوو بێت لەو دەوشەیە هەشتی ئینگلیزی بووە بۆ براکەم یانی تۆ وەرجێڕانت کرد تو آخر منت تێنەگەیان یعنی یەکێک لەو هۆکارانەی زمانەوەیە وشەکە سادەکەرەوە گەلە جار من وشەیەکی کوردی بەکارێنم لە نووسینەکەمە لەبەری وشەکە تازەیە بۆ نمونە مناڵێم چاتۆڵ کەم کەسەی زانێت چاتۆڵ وشەیەکە لە بناری قەندی لە ناو بن ڕەشماڵێکی کۆچەریەکانە بیستومە لە 82 ئێستا لەوەیە وشەیە نەمابێت من چاوتۆڵ بۆ ئەو پردەدا ئەنێم ئەو دارەی کە چراکانی پێوە هەڵەواسرێ و ڕووناکیە گەێنێتە سەر سەکۆی شانۆ و سەر ستۆدی تەلەڤزۆن و سەر و جیانە بەو دارە کە لە بینی دەوارەکەی ڕەشماڵەکەیە دانرا و چرای پێ هەڵواسراوە بەو دارە وتراوە چاتۆڵ ئێمە بورم کە چاتۆڵەکە دانێم ئەبێ وشەی جزرە ئینارەش دابنێم بە ئەنگلیزیەکە دای بنێم بۆی خەڵک بزانێ ئەمە بۆ ئەوەیە بەڵێ کار سەرکەوت لەوا کتەبێ بۆ چوونێ کتەبێ بنوەکو سەرنجێک بۆ کاگیاسین ئێمە کێشەی خەمی زمان لە تەلەڤیزۆنە ئاڵێ نەگیرا من بۆ خۆم ماوەیەکی زۆر لە تەلەڤیزۆنا کارم کردو هەموو ئەو بەرنامانەی من ئامادەم کردو هەموو بەرنامانەی من پەخشم کردووە ئەتوانێت لە ئەرشیفی کورساتەوە سیر بکات وشەی بێگانە و تەنانەت وشەی عەرەبی تیانە بەڵام ئێمە کە لێرەوە ڕاستەوخۆ بەرنامەیەکەکەین تۆ زۆر جار ئەو شێ نایەتە سەرزارە یا ئەو شێ بۆت نایە یا ئەوە تا ئێمە باسی هەڵەی باوەکەین ئەڵێن زۆر وشەتر لەسەر زمانە وەکو سەیارە ئەڕوات بەسە وەکو سیاسی کە ئێمە ئەمانە بەڵام تۆ کە خۆت ئامادە ئەەکەی لە تەلەڤیزۆنە ئێمە بەرنامە تۆمارکراوەکان ئەڵێن ئێمە دراماکان ئەڵێن ئێمە فیلمەکان ئەڵێن ئێمە هەواڵ ئەڵێن من جارە برادێک ڕەخنەیەگرەی نابێ بڵێ هەواڵ پێشکەشەکرێ و هەواڵ کاکە پێشکەشەکرێ هەواڵ تۆ راپۆرتە ئامادەیەکەی تێکسی بۆ ئەنووسیت و راپۆرتە خوێنیتەوە یعنی من لە تەلەڤیزۆنە تۆ خۆتی بۆ ئاماداکەی بەڵام ێستا کە ئێمە بەرنامەیەک لەگەڵ کاکسەرکە و ڕاستە و خۆەکەین ڕاستە زۆر جار ئێمە هەنێ وشەی عەرەبی یا ئەگەر کەسێ کاریگەری زمانیشکەی لەسەر بێت بەسەر زاریاوی ئەیلێت لەوانەیە زۆر نەنجی نەبێ بەڵام ئێمە خەمی زمانەکەمان لە چیایە ئێمە لە ڕێنووسەکایە بڵێن لە دەستورەکایە لە بنەماکایە لەوایە کە کەسێک لە تەلەڤیزۆنە جیاوازی ناکات لە نێوان وڵاتی عومان و پارێزگای عەمان کە عەمان پارێزگای پایتەختی ئوردونی هاشمیە لەگەڵ عومان کە وڵاتێکە لە کەنداوی عەرەبی ئێمە باسی خەمی زمان لەوە ئەەکەین کە نابێ تۆ بڵێ کوردستانی باکوور چونکە یەک کوردستان هەیە لە نیشتیمانێک لە پێگەی جوگرافیەکەی وڵاتێکەیە نیشتیمانێکی ناوی کوردستانە کە تۆوتی کوردستانی باکوور کەوت و کوردستانی خوار و کەوت کوردستانی باشوور وتی کوردستانی خۆر ئاوا ینی تۆ کوردستانی لەت کردوێتەوە هەمان نەهج و سیاست و پەیامی داگیرکەرە لەبەرەوە ئێمە من باسەکەمان لەوەی من کە ئەو کتێبە خۆزگە کاگیاسین پێی بگەشتایە من بە PDF دایانێم لەمەودووە کە ئێمە باسی خەمی زمانەکەین مثلەن ئێمە ئەڵێن زمانمان لە قاڵبی حیزبی دراوە کێشەی زمانمان ئەوەیە تووشی پاشاگەردانی بووە کە ئەمە کێشەی ئێمە نییە کێشەی 100 لەمەوبەری پیرەمێردی شاعیرەکە لە تورکیا ژیاوە کێشەی 6 ساڵی لەمەوە پێشی ئەلە بێ هەورێ کە دەستوری زمانی داناوە کێشەی عەبدولکەریم شێخانیە کە ئەڵێ کورد لە هەموو شتێکە بگا بە یەک
لە زمانە ناگا بە یەک سبەینێ لەسەر زمان ئێمە تووشی شەڕ ئەبین کە کام شێوەزار ئیشی پێکرێ کام شێوەزار ستاندار بیان ئێمە کێشەی من هەمومانی کێشەی تۆفیق وهابیە کێشەی مامسە برای مەحمێد کێشەی گۆرانی شاعیرە کێشەی هەموو شاعیرەکانە کێشەی هەموو نووسەرەکانە کە ئێمە باسی خەمی زمانەکەین هەنێ وشە بە هەڵەی باو هاتووە لە عینەن کاتیشە ئێمە هەنێ وشە و دەستەواژەیە لە عەرەبیشمان وەرگتۆ بە هەڵەش ئەڕوا و کەسی شتایەسا خۆی نەکردۆ بە خاوەنی نالێ باشە ئێمە بۆ ئەم دەستەواژەیە بە غەڵەت ئەڵێن باشە بۆ کەسێک قسەی نەکرد زمان ناسێ زمانەوانێ بۆ نمونە مەسەل ئێمە هەمووڵێن حازر و بزر کە بڕۆیتەوە بۆ بنەماکەی بۆ ئەسڵەکەی خۆی حازر و بارزی عەرەبیە عەرە بەڵێ حازر و بارز ئێمە کردومانە بە حازر و بزر ئەمە لە مێژووی ئێمە ماوەتەوە ئەمە هەڵەی باوە تا ئێسا من تەحەداکەم کەسێک هاتە بێ بڵێ باشە بۆ حازر و بزر حازرە بزر چیە بەڵام چونکە لەسەر زمان خۆشە لەسەر زار خۆشە حازر لەسەر وەزنی بزر من لێرە بۆ چوونێکمەیە لەسەرەوە هەر بۆ کاگیاسینش حەزەکەمە ڕووکردنەوەی بدەم بۆ هەموو لایەکیش کاتی خۆی لە ڕۆژنامەی هاوکاری ئەگەر نازانم بەڕێستان بیرت بێت و بەرچاوت کەوتبێ بە چەند ژمارەیەکی ڕۆژنامەی هاوکاری دکتۆر کەمال مەزهەر گەورە زانای مێژووی جیهانی و کوردی گەورە و هەروەها گەورە زاناش مامۆستا حەمەی مەلاکەریم هەر جارێ یەکێکیان وەڵامی ئەویتریانەدایەوە لەسەر ئەو وشانەی کە دێنە ناو زمانی کوردی لەسەر زمانی کوردی یعنی یەکێکیانەوێت بانەیە یەکێکیانەوێت بابێت یەکێکیان باسی ئەوەیە کرد زمانانی جیهان بە هەزارەها وشەی ڕۆژانە لێ ئەمرێ و بە هەزارە زمانی وشەی تازەی بێگانە دێتە ناوەوە یعنی ئەمە مشتێکە ناتوانین ڕێگری لێ بکەین ئەمە ئێستا شەروایە ئێستا سێرەکەیتەوە تانی فەرم و بەبۆنەی میدیا و بەبۆنەی ئەم هەموو خولانە و لە بەبۆنەی ئەوەی ئەم هەموو با بڵێن پەراگەندەی کە هەمانە لە وڵاتان و دێنەوە دەستەواژە و وشەی تازە لە زمانەکانی سویدی و ئینگلیزی و هۆڵندی و فەڕەنسی و ئیسپانیەوە ناو زمانی کوردی و بەکارێنن و تەلەڤیزۆن لە ڕێی تەلەڤیزۆن و ڕادیۆ ئەمە دێتە ناوەوە بەڵام چەند ئێمە ئەتوانین پاراویکەین خۆمە پێشتری شەر هەبووە ئێمە پێشترش لە دەستنووس و لە نووسینەکانی شاعیر و کەسە بەرپرسەکانە بینیمانە نامەیەکیان نووسیوە لە بەرەوەی زمانی قورعان و ئیسلامەوەنە بەسەری ئازاڵ بووە هەمووی بە عەرەبی نووسراوە وایان زانووە ئەمە زمانی مسەقەفە زمانی ڕۆشنبیری گەورەیە گەر بۆ زمانە قسە بکات بەڵام لە کاتێکە ئەمە ناکاتەوەی ئێستاشەوەیە ئێستا سێرەکەی کەسێک وشەیەکی بێگانە بەگەی وڵا سوپرایزێکم بۆت هەیە ئەو من لەسەرەوە شتێکم نووسی بۆ ناڵی مژدەیەکم بۆت هەیە ئەی بۆ ناڵی هەژەندێکم بۆت هەیە کامانە وشەی کوردین مژدە هێشتا ماوە بۆ ئیلا بێ سوپرایز بێ بەڵام ئەمە چییە دەردی هەر هەبووە وەکو پۆز بەکاردێت وەکو پۆز خەڵکمانە بوو جارانە چوو بۆ بەغا بۆ کرێکاریە ڕۆژ دوایی ئاهاتەوە سێرمانەکرد کوردەکەی خۆی شەقوشڕە کرد هەموو دەستەواژە و کەلیمەی عەرەبی بەکارێنە عەلا ئاساس من بەغام دیوە ئەکا کە تۆ بەغا دیوە کە بابت نەخواردووە لە بەغا کاهین نەخواردووە یعنی نەبووی بە ڕۆشنبیر تۆ دەستگای زانیاری دەستگای کۆڕی زانیاری کوردی نەدیوە نەبوویتە بە ڕۆشنبیر چی لێ هاتۆ چی گۆڕای ئیتر ئەمانە هەر هەیە بەڵام کێشەکە لەوەیە ئێمە لە ڕێی ڕاگەیاندن و فیلم و تەلەڤیزۆنەکانمان لە ڕێی فەیسبوک و ڕاگەیاندەکان چۆن بتوانین کۆن ڕێگە لەم خەوشانە بگرین یعنی ئەمڕۆ هەموو تاکێکمان ئەمە بۆ چوونی منە کاک سەرکەوت نازانم تۆ بۆ چوونت چۆنە بابینە سەر چارەسەر بە بۆچوونی من هەموو تاکێکمان لە ڕێی خۆی فەیسبوکی هەیە تویتەری هەیە چیت هەیە لەو جێەوە ڕەخنە لەو دەستەواژانە بگرین بانێڵین بڵاو بێتەوە با ڕێی لێ بگرین بۆ نمونە لە تەلەڤیزۆنی ئەو کورساتە گەورەیە بەشی دۆبلاژ کامیان ئازیزانی من جۆم لێ بۆ لەوێتێت بەچکە ئەسب بەڵێ وایە ئەوە آخر چۆنەڵی بەچکە ئەسب یەکەم شت ئەسب بۆ نێرە ماین بۆ مێیە اینجا بۆ بێچووی ماین بەچکەی ماین ئەبێ بڵێ جوان و یان نۆمە ئەمە لە درامایە کە ئەو دۆبلاج کراوە چۆن ئەمە ڕۆژ یان ئەڵێ چاو بێچوە سەگ
آخر بۆ ئەڵێ بێت 400 بۆ ناڵێ تووڵە تووتک بۆ ئەمە بەکارە کاک سەرکۆ من پێشتر ئەوم باس کرد کە ئەم کارانە ئەم ئیشانە ئەم تر درامایە ئەمە دۆبلاجەکرێ یا ژێرنووسی بۆ دائەنرێ ئەبێ پێشوەخت کەسێک ڕاوێژکارێ خەمخۆرێ بەمانە بچێتەوە پیاداچوونەوە لە هەموو دنیا هەیە تۆ کە کتێبێت چاپەکەی پیاداچوونەوەی بۆ ئەگرێ کەسێک سێریەکە ئەم تێکسە هەتا لەسەر وەرەقەیە هەتا لەسەر پەڕەیە ئەبێ کەسێک بیخوێنێتەوە بۆ ئەوەی وەکو جەنابەت فەرمووت نەڵێ بەچکە ئەسپۆمانەیە مناڵێک ئەگری بە باوەشی دایکەوەی لە درامای لە تەلەڤیزیۆنی کوردیاڵەتی ئەو مناڵە ئەگری تۆزێ خواردنی بەرێ ئێکاکەەوە مناڵێکە هێشتا پێی نەگرتووە ساڵەوە خد نییە بە باوەشی دایکوێتی لە کوردەواری خۆمانە کورد کواوای تۆ ئەڵێ ئەو مناڵە تۆزێ خواردنی بەرێ وە نییە ئەوە شیرە تەمەنا شیرە خۆرەیە بەڵام خۆی کێشەکەی ئێمە چییە کارێک کەیەت یەکسەرتر هەمووی تەواوە کرێ ئەو کەسەی کە ئەم وەرجێڕە شەرنێ ئەو وەرجێڕە بابەت دەستوری زمان یا بنەمای زمان بزانێ یا ڕێنووس بزانێ بەڵام لەوانەیە بتوانێت بابەتێ لە عەرەبی و بکا بە کوردی دوای کە کرا بە کوردی ئەبێ بێنم کاکە فڵان کەس ڕاوێژکاری زمانە یا زمانەوانە یا زمان ناسە ئەمە با پیاداچوونەوەی بۆ بکە بەڵام یەک پەلە پڕوزێ لە ئیشی کوردیە لە درایی لە تەلەڤیزیۆنی کوردیا هەیە خواخوایانەتر ئێستا من جاری وا هەبووە لەو کەناڵی عەرەبی هەنێ بابەتی بەڵگەنامەی کە وێنەگرەکە یا بڵێن ئەو کەسە دەرهێنەرە یا ئامادەکاری ئەو بەرنمەیە باوەڕ بێ بۆ دیمەنی باڵندەیەک پەلەوەرێک ئەڵێ من مانگ دوو مانگ خەریکی ئەوە بووم ینی تا ئەو چۆن دیمەنی ئەو پەلەوەرەیە ئەو چۆلەکەیە یا ئەو بولبولە بگرێ بەڵام لای ئێمە وانێ ئیشەکان ئێمە زۆر پەلە پرۆزەی پێوە دیارە من پێشتر وتم کە ئێستا کاکسەرکۆ بۆ نمونە درامایە گەێنێ بۆ کەناڵی کورسات ئەبێ 3 کەس هەبێ 2 کەس هەبێ کە دراماکەی ئەم بخوێنەوە پێشەوەی کاکسەرکە بێتە سەر ئەوەی ستاف ئامادەکا و ئەکتەر بێنێ و کامێرە دانێن و یالا بگەڕێن بە دوای دیمەنەکانە بۆ ئەوەی کاکسەرکەوتیش هیلاک نەبێ ستافەکەش هیلاک نەبێت تەلەڤیزیۆنیش ئەم هەموو هیلاکی و مەسرفەنەکە پێشوەخت یعنی بۆ ئەو کارانە تەنانەت بۆ کلیپێک کاکە گیان ئەم گۆرانی بۆ تەلەڤیزیۆنە بێ یان نابێ کاکە ئەم گۆرانەی سەردەمێکی جیاواز بۆ ئەم گۆرانی کاکسەرکەوت من لەسەر بۆ چوونێکم هەیە تا ڕادێک پێشکەشکارەوە هیچ نابێ هەڵە بکات بەڵام ئەگەر کردچیەوەی پێشکەشکار چونکە ئەو پێشکەشکردنی ئەو هەواڵە یاخو هەرچ بابەتێکێتی ڕۆژانەیە دووبارە نابێتەوە بەڵامە بێت لە دووبارەکردنەوەی بەرنامەکانە ئەو هەڵەیە نەکات بەڵام گۆرانیەک درامایەک فیلمێک بەرنامەیە کە تۆمارە کرێ و بەردەوام لێدرێتەوە لەویا کێشەیە ئەگەر هەڵەیەکی زمانەوانی گەورە هەبێت چونکە ئەمە لێ ئەدرێتەوە بەردەوام لێ ئەدرێتەوە چێتە سەر یوتوب ئیتر هەموو توێژەکانی کۆمەلگای گوێی لێ ئەگرن کەسێک دێت تازە ئەوێ زمانی کوردی فێر بێت ئیتر ئەگەر لە هەر زمانێکی کەوە بێ ئەمە ئەبێ بە کێشەی گەورەی لەوێ تۆ بە هەڵە فێرت کردووە بۆیە لە ئەو جیانە ئەبێ پێشتر ئەو نووسەرە سیناریێستە درامانووسە فیلم نووسە بەرنامەدار ڕێژەرە ئەبێ پێشتر ئەو وشانە گەڵاڵە بکات لای خۆی نابێ بێڵێ بەسەریا تێپەڕێت بە هەڵە بڕوە چونکە ئێمە تەلەڤزۆن بەس ئەوە نییە لە ڕووی نەریتەوە لە ڕووی مێژووەوە لە ڕووی بە داکومنتکردنی بابەتەکانەوە میلەت وشیارکەینەوە زمان یەکێکە لە بنامە سەرەکیەکانی چونکە میلەت فێری زمانەکەیت زمانی میلەت ستاندار دەکەیت کاکسەرکەوت من لێرە بۆ چوونێکەمەیە خوا حەزم کردەمە هەرچەنێ بەرنامەکەمان زۆری کێشە بەڵام لەبەرەوەی بابەتەکەت گرنگە بۆیە حەزەکەمینی بکەین دەڤەرەکان ناوچەکان ئایا ئێمە واز لە هەمووی بێنین بە زمانی سلێمانی بکەین لە سەروی هەمووی ئایەمە بە زمانی زارەکی با بڵێن زاراوەی سلێمانی زارەکی زاراوەی سۆرانی زارەکی سلێمانی زاراوەی سۆرانی بکەین بەسەرەکی یاخو هی کرمانجی یاخو هی ئەمیان هی ئەویان یاخو هەوڵدەین وەکو شکر مەستەفا کە مەلایەک بووە سوودی لە وشە بە وشەی دێبەدەی کوردی وەرگرتووە لە وەرگێڕانی ڕۆمانەکانیە بەکارهێناوە کامیان بکەین خۆی ئەکرێ
خۆی هیچ شێوەزارێ لە هیچ شێوەزارێکیکە کەمتر نییە و هیچ شێوەزارێکیش لە هیچ شێوەزارێکی کە گەورەتر نییە، بەڵام خۆی ئەکرێ شێوەزارێک کە بە مێژوویە کاڕۆژ و شێوەزارێک کە جێپی خۆی گرتووە لە بوارەکە. ئێمە متوربەیکەین بە شێوەزارەکانی کە ینی ئێمە کار بۆ هەموو شێوەزارەکانی کە بکەین و هیچ شێوەزارێک وەلا نەنێن. بەڵام خۆی لێرە هەروەکو پێشتری جوتم لە مەسلەی زمانە بە تایبەتی لە زمانی ستاندارە، یا ئەوە تا ئەو شێوەزارە خۆی ئەسەپێنێ مێژوویەکی هەیە، یا ئەوە تا بە زەبری چەک هەروەکو نمونەی بسمارک. بەڵام تۆ دیقەت بە لە زمانی ئینگلیزیا شێوەزاری لەندەنیە، بەڵام متوربە کراوە بە هەموو ناوچەکان، یعنی ناوچەکانی کەش بە گرنگ وەرگیراوە، ناوچەکانی کەش گرنگی پێدراوە و وشە و دەستەواژەی لێ وەرگیراوە. بەڵام خۆی بەڵامڕۆ سەرکەوت لێرە شتێکی حەزەکەم ئەو ڕوونکردنەوەی لەسەر زمانی ئینگلیزی بدەم بە حکمێک کە من لێرەم لە هەموو ئەمریکایە شێوەزاری زمانی ئەمریکی زۆر جیاوازە لەگەڵ ئۆسترالی لەگەڵ بەریتانی، و لە هەتاکو لە نواندنیش بۆ فیلمەکان گەلێ جار من لەم شارەی خۆما وەکو ئەکتەر کاڕۆم ڕۆڵە گێڕم، من وەکو کوردێک وەکو عەرەبێک وەکو فارسێک وەکو تورکێک ئەچم نواندنەکەم کە زمانێکی شکاوی ئینگلیزیمەیە، نەک بڵێن شکاو هەر ئینگلیزیەکەی بە جوانی قسەی پێەکەم، بەڵام تام و چێژ و دەربڕینێکی کوردی و عەرەبی و ئەمانەی پێوە دیارە، ناتوانم وەکو ئەمریکی قسە بکەم. یان ئەکتەرێکەیەنن ئەڵێن ئەبێت تۆ لێرە کارەکتەرەکەت شێوەزاری بەریتانی هەیە، لێرە جیا ئەکرێتەوە، یا ئۆسترالی هەیە لێرە جیا ئەکرێتەوە، یعنی ئەوە هەیە. بەڵام بەگشتی ئەگەر تۆ سەیری زمانی ئینگلیزی بکەی هەمووی بەیەکەوە نزیکایەتێکیان هەیە وەکو زمانی ستاندارد. ئەگەر بگەڕێتەوە بە زمانی کۆن کاتێکە شەکسپیرشتی پێنووسیوە زۆر جیاوازە. کاک سەرکەوت گیان با بێنە سەرەوەی برادێکی کەمان پرسیارە ڕوونکردنەوەی بە حەزەکەم مینەکە ئێویش بڵێنەوانیشمان بەسەریانە تێر نەپەڕین. کاک ئالان هەمووان ئەڵێ سڵاو و سوپاس هەردوو هاوڕێم. دەربارەی پەرەپێدان پاراستنی زارەوەی کوردی ئەوەیان پەیوەندی بە تاکی خۆمانەوەیە. بۆ نمونە زۆربەی وڵاتانی دنیا لە فیلم فیستیڤاڵەکانیان لە چاتی وشەی فیلم کە ئینگلیزیە وشەی وڵاتی خۆیان بەکارەهێنن، بەڵام ئێمەی کوردیش کە لە مێژە خاوەن وشەی فیلمین وەک شەرمێک بەکاری ناهێنین. ئەمە و بۆچوونێکی کەشەیە. منش هەر هاوڕێی هاوڕای وابزانم کاک سەرکەوت تۆش بە هەمان شێوە. کاک یاسین لێرە شتێکی بزانم کە فیلمی کوردیڵێ زمانی ستانداردی کوردی سۆرانیە بەڕا نییە. کاک سەرکەوت چۆن بتوانین کاک سۆران بڵێن زمانی ستانداردی کوردی سۆرانیە؟ من لەگەڵم بۆ چوونە نین. نەکۆ ئێمە وتوبانە، بەڵام خۆی ئەو شێوەزارە ئەو شێوەزارەی بڵێن ئێرە سلەیمانی متوربە کراوە بە ناوچەی هەولێر بە موکوریان و لە دام و دەستگاکانی حکوومەتی عێراقیە بە قانونی عێراقی ئەو شێوەزارە دانراوە. بەڵام ئێمە ئەڵێن ئێمە بۆ خۆمان وەکو کوردوای ڕاپەڕین، ئێمە بێ کاری بۆ بکەین بە شێوەزارەکانی کە هەموو متوربە بکرێ، ینی هیچ شێوەزارێک وەلا نەنێن، هیچ شێوەزارێک ئەوە نەکەین بڵێن ئەم بە کەم بزانین ئەو بەزیا بزانین. نەتێ بەڕەسمی ئەو شێوەزارەی سۆرانی کرمانجی خوارو لە دام و دەستگای دەوڵەتی عێراقیە هەر لە دوای بەیانی 11 ئازارەوە کاری بۆ کراوە. هەتا هەموو چاوپێکەوتن و لێدوانەکانی مەلا مستەفای بەرزان کە ئێمە بە ڤیدۆ لە ئەرشیفا ئەمانە بەم شێوەزارەی ئەمڕۆ قساکەن، تەنانەت مەسعود بەرزانی، نێچیر بەرزانی و مەسرور بەرزانی خۆ ئەوان ئەو سۆرانیە نین، بەڵام کە یێتە سەر ئەو بەم شێوەزارە ئەمە شتێکە خۆ بەدەست من نییە. مە کاتی خۆی بڕیاری لێرا و لە حکوومەتی عێراقا وەکو هەولێک بۆ زمانی ستاندار دانراوە. بەڵام من ئەمڕۆ لەگەڵ ئەوانیم، من لەگەڵ ئەوام کە متوربە بکرێ بە هەموو شێوەزارەکان. بەڵێ کاک سەرکەوت جام
و ئەو بەڕێزەی کە گروپی فیلمی کوردی بەڕێوە بعد نازانم کێ وەکو کەسەکە بەڵام دەستان خۆش بێت لێرە بۆ چوونەکە جیاوازە مەسلەی ڕان نییە و مەسلەی زمانی سۆرانی شێوەزاری سۆرانی کە لە کوردستان لە باشووری کوردستان بووە بە زمانێکی ستاندارد ئەمە بەدەست ئێمە نییە لەبەرەوەی زۆرینەی نووسەرانمان کاریگەریان هەبوو بە مێژوویەک ئەمە وای کردووە ئەمە یەک دوو ئەگەر تۆ بڕۆیتە باکووری کوردستان ڕۆژاوای کوردستان کوردستانی سوور لەوێ کرمانجی باوە و کرمانجی زۆرینەی ستانداردی زمانی کوردیە و ئەوان لە ئێمەش زۆرترن بە چەنەها قات زمان کاک سەرکەوبا لێرە ڕادگەرم زمان بە زۆر و کەمی نییە جاخۆ ئەگەر وا بێت لاتین دەیەکی بچووک بووە لە ئیتالیا بەڵام خۆ ئەو شێوەزاری ئەوان زمانی ستاندار بوو خۆ ئەزانکی خۆی کێشەی زمان ئەوە نییە چەند کەس پێی قساکە و چەند کەس پێی قسە ناکە ئەمە پرۆسەیەکی مێژوویە ئیشی بۆ کراوە مەسە ئەم شێوەزاری ئێمە کاتی خۆی بایەخی پێدرا و هەموو ئەدەبیات لێرە و لە خۆرهەڵاتیش کاری بۆ کراوە بەڵام ئەوەی کە کرمانجیەکە ئەوەی لە باکوورە یا لە خۆر ئاوایە لی تێناگات ئەی خۆ لە ئەڵمانیا ژوایە کەسێک لە باکووری ئەڵمانیا ئەژی کەسێک لە باشووری ئەڵمانیا ئەژی لە یەک ناکەن بەڵام ئەم شێوە لە دەسەڵاتی من و تۆیان نیە ئێستا ئێمە لە ناوچەی بەشی باشووری کوردستان ئەڵێن سۆرانی بەڵام تۆ ڕێتە باکوور ئەوان میخوایان بە کرمانجی بە ستاندار دەزانن ئەمە مەسەلە بە زۆر و کەمی نییە بەڵام من یەک بۆ چوونێکمەیە لێرە دووشت کاریگەری زۆری لەسەر زمانی ستانداردی کوردی ئەوێت یەکەم شت بازاڕی ئابووری بازاڕی ئابووری با بڵێن شمەک فرۆشتن پێویستیەکی گەورەی میلەتە کاتێک کە شمەکەکان بە کوردستانە بە باکوور و باشوور و ڕۆژەڵاتە دێو ئەچێت و لەبەر بەرژەوەندی و فرۆشتنی ئەمە دەستەواژە و شەکان خۆی ئاڵ و گۆڕەکرێ بازارێک دروستەکات ئەمە زمانیش لەوێەوە دروستە بێمە یەک دووش ڕاگەیاندن ئێستا هەردووچی بۆ سەرجەم کوردستانی گەورە کاریگەریان خەریکە لە گەشەیە بەچی ئازانم من 2 هەفتە پێشەسا برادێک ڕۆژنامە نووسێکی گەورەی کوردم لە یەریڤان لە کوردستانی سوورەوە هێناوە من بە کرمانجیەکی شەق و شڕۆل لەگەڵەوە قسەمە کرد لێم تێگەشت ئەمە ڕاگەیاندن ڕۆلی گەورەی هەبووە لەگەڵ فیلمسازی کوردی باکوورم هێناوە ڕۆژاوام هێناوە لەگەڵ یانە بەرنامەم کردووە هەر لێرە من بە شەق و شڕ یعنی ناڵێم کرمانجیەکەم باشە بەڵام چی بووە وا بکات کە من و ئەو لە یەک تێبگەین ئەم دوو چەمکە زۆر کاریگەریە بووە بە تایبەت ڕاگەیاندن بەدڵنیایی خەریکە ئەمە دروستە بێت خەریکە ئەمە دروستە بێت و ڕۆژێکە بینین سێرەکەین هەر هەمومان لە کرمانجی تێگەین کرمانجیش هەر هەمویان لە ئێمە تێگەن و ئیتر وشەکانش بۆ خۆی ئاڵ و گۆڕەکرێ بەڵام چەندێکی پێچی ئەم تەمەنە ئەمە لەوەیە من و تۆ نازانین لەوەیە نەیبینین اینجا بۆیە من لەگەڵەوە بۆ چوونەیەم زمانی ستاندارد دروستە بێت بەڵام ئێمەی کوردیەکەم کێشەی گەورەمانەوەیە تا ئێستاش بندەستی ئەو بندەستیە هێشتا پاچی نەکردوینەتەوە لە زمانی بێگانەکان ئەوانەی کە ئێمە لە ژێر دەستیان کاک سەرکەوت بەرنامەکەمان زۆری کێشە هیچ بەرنامەیەکشمان تا ئێستا نەگەشتەوە تاوەنە بەڵام وا بزانم بابەتەکە چونکە گەرم و گوڕ و تا ئێستا بینم ئازیزان دۆستان بە دیاریەوە دانیشتون پرسیاریانێ و یەک لەسەر یەک لەگەڵمانە وشە بە وشە بۆیە حەزم کرد درێژەی پێ بدەینێتتر نازانم چی بۆ چوونێکیکەی تازەتەیە خۆشحاڵە بمەگەر بە ڕێزیشتان باسی کرد وڵی من کاک سەرکەوجان لە خزمەتام و بەڕاستی لای من خەمی زمان بووە بە گەورەترین خەم لە پێش خەمینان و خەمی نیشتیمانیشە چونکە زمان بەگاڵتە پێی ناوت لێ ناسنامەینەتەوە زمان هەروە بەگاڵتە ئەمین معلوب ناڵێ بەشێکە لە کەرامەتی نەتەوە هەروەها مامۆستام حەمەسەعی حەمە حەسەن هەموو جارێک ئەو دەستەواژەی لە گوێمە ئەزرنگێتەوە ئەڵێ ملنەدان بۆ دروستنووسین نیشانی نەزانیە ینی ئێمە ئەبێ مل بین بۆ دەستور مل بین بۆ بنەما مل بین بۆ ئەو
دەستور و بنەمایی کە بۆ ڕێزمانی کوردی دانراوە هەمیشە بە دڵنیایی ئەو پەیامە بگەێنین کە زمانی کوردی زمانێکی جیاوازە لە زمانەکانی دراوسێ. زمانی کوردی دەستوری خۆی هەیە، بنەمای خۆی هەیە، ڕێنووسی خۆی هەیە. ئێمە ئابێ دایم بە خەمەوە بڕوانین بۆ زمان. ئێمە کە ئێستا باسی کێشەی زمانمان کرد لە تەلەڤیزۆنە، بابەتەکەمان خۆی میدیا بوو، بەڵام تەلەڤیزۆن کاریگەرترین و خێراترینە. تەلەڤیزۆن ئەگەر دەستێکی خراپی لە پشتەوە بێ، نەگمن هەموو میلەت، هەموو نەتەوەی کورد بە ئاکارێکی خراپە ئەبات و بە ئاڕاستەیەکی خراپە ئەو بە هەروەکو ێستا چەند نمونەی تەلەڤیزۆنمان لە باشووری کوردستانە هەیە. ئەجا بابەتێکی کە ئەم کێشەی زمانەی دروست کردو کە ئێمە هەمیشە لە خەمی زمانین بەڕاستی میدیای حیزبیە، میدیا کە کار بۆ حیزبەکە، پەیامی حیزبەگەیەنێ. هەروەکو خۆتان فەرمووتان لەم زۆنە وشەیەکە، لەو زۆنە وشەیەکە، لێرە دەستەواژەیەکە، لەوێ دەستەواژەیەکە. ئەجا بەڕاستی دەبوو هەموو تەلەڤیزۆنەکان لە چەپ بۆ ڕاست و لە ئیسلامی بۆ ئەلمانی لە هەموو جۆرەکانی تەلەڤیزۆن ئەبوایە پرس بە زمانەوان و بە زمان ناس کلایانی بە خەمەوە وەرگیرا. قەیچێکە تۆ ئاسایی تەلەڤیزۆنی حیزبی، تۆ کار بۆ حیزبەکە دەکەیت، پەیامی حیزبەکە دەگەینی، بەڵام زمان تێگنەی، زمان وێران نەکەی، زمان لە قەیران نەی، زمان تووشی پاشاگەردانی نەکەی، چونکە زمانی هەمومان هەر کوردیە. ئەو تەلەڤیزۆنە کار بۆ هەر شوێنێکەکە، پەیامی هەرچیەکە، ئەویان بابەتێکی کەیە، ئەویان بواریشکەیە، بەس بواری زمانەکە هەموو لە خەمی زمانەکە بووین. خۆ وەکو ئەو کاگیاسین فەرمی ئێمە بوو شەو دەستەواژەی عەرەبی بەکارێنین، ئەوە ئێمە کاریگەری عەرەبمان لەسەرە. لەوانەیە گەر لە خۆرەڵاتی کوردستان بووینایە بە حکمی ئەوان، ئێمە کاریگەری زمانی فارسیمان لەسەرە، بەڵام زۆر جار نەنجیش نییە ئێمە ئەگەر وشەیەکی بێگانە یا وشەیەکی دراوسێ یا کاریگەری یەکێک لەسەر ئێمە وشەکەی ئەو بەکار بێنین. بابەتێکی کەیشی میدیای کوردی، ئێمە پێش ڕاپەڕین زۆربەی وشە و دەستەواژە و زانیاریەکانمان لە زمانی دووهەمەوە وەرگرتووە کە زمانی عەرەبە. بۆ نمونە هەر وشەی ئێمە تەلەڤیزۆن بە فێ وەرمانگرتووە لەبەرەوەی عەرەب vê بەکارنانەیە vێنێ ئەو بە فێە. بۆیە ئێمە دوای ڕاپەڕین کە تۆزێک دنیا کرایە و دنیایەکی جیاواز لە پێش ڕاپەڕینا بوو کە ئەو کاتێ ئێمە لە دنیایەکی داخراوە بووین، ئێمە زۆر وشە و دەستەواژە چوینەوە سەر ئەسڵەکەی، یا وی وشەکە ئینگلیزیە یا لاتینەیە فەڕەنسیە. ئێمە جاریچ کە دەستمان کردەوە بۆی کە بە هەڵە نەنووسرەیە عەرەب خۆی چۆن ئەینووسی، ئێمە وا نەینووسینەوە. بەڵام بەداخەوە ئێمە دوای ئەو ئازادی و دوای ئەو ژیانە خۆشەمان کە ڕاپەڕین بوو، ئێمە جاریچ کە تووشی حیزبایەتی بووین و دوای حیزبایەتیکەش قۆناغێکی کە هاتوۆتە پێشێ کە ئەمڕۆ میدیا بووە میدیای یەک کەس، نەک حیزبیای کەسێک لە ناو حیزبەکە خۆی باڵادەستە یا کەسی یەکەمە. ئەمڕۆ تر ئەو میدیای ئەبێ بەیە ئەو کەسەش خۆی حەزی لە چ وشە و دەستەواژەیەک بێ کە خۆی پەسەندی کاتر کەس لەو تەلەڤیزۆنە کورگوتەنی دەستی نەکردووە بە کڵاوەکەی خۆیەوە ناڵێ ئەمە زمانە، ئەمە زانستە، ئەمە بابەتێکە کە چەندەها ساڵە خەمخۆرەکان و دڵسۆزەکان و مامۆساگان هەوڵیان بۆیاوە، بەڵام بەداخەوە کەس خەمی ناخوا. من لە کۆتایە گۆران گوتنی ئێمە شوێرکەوتووی کاروانین، هەم خانەخوێ هەم میوانی. دەست خۆش بێ کاک سەرکەوتجان، زۆر خۆشحاڵ بووم هاوکاریەکی گەورەی ماڵەکەی خۆت کرد کە بە هەمومانەوە هەوڵدەین خەمی ئەو زمانە پاراوەمان بخۆین، ئەو زمانەی کە ئەوەی من بزانم لەوەیە بەلای کەمەوە 5,000 ساڵ تەمەنی ببێت، چونکە 5,000 ساڵ کاڵم 5,000 ساڵ وەکو هاوڕێ دێرینم، هاوڕێ عزیزم سۆرانی حەمەڕەش لەم کاتەیە ساغی کردوتەوە کە زۆر لە دەستەواژە سۆماریەکان وشە سۆمەریەکان لەگەڵ ئێستای زمانی کوردیە یەکانگیرە بێتەوە، هەرڕێک ئەو وشەیەیە. بۆیە ئەتوانین بڵین سۆمەریەکانش بە هەمان زمانی ئێستا ئاخافتوون، بەڵام تۆزێک جیاواز بووە لە بەرەوەی جۆمان لێ نەبووە، شتێکی دەنگیان بۆمان نەماوەتەوە، بەس نووسینەکەیە. نووسینەکەش
کەسانی بێگانە وەکو ئەڵمانی و ئینگلیزی و زانایانە ساغیان کردوتەوە کەوانی ساغیان کردوتەوە دەنگەکانیان دەربڕیوە وەکو خۆیان دەریان بڕیەوە بۆیە کاتێک کە دێتە ئەبێ بە کوردی ئایا چەند ئەبێ بە کوردی چەند نزیکە بەڵام ئەتوانێت نزیکەکەینەوە بۆ نمونە لە دەستەواژەیە کە کاکسۆرانی حەمەڕەش باسیە کاتەڵێ ئەوەی سۆمەریەکە کە خوێنیتەوە نووسراوە ئیبیدت کە تۆ ئەمە ئەیکەی بە کوردی ئێستا ئێمە ئەڵێن هەیداد هەی بێدات ئیدت ئیبیدت نییە ئەو ئیدت ئیبیددە ئەوەیە کە ئینگلیزیێک کە ئەو زمانە سۆمەریە مردووی زین و کردوتەوە ئەو بە هی خۆی وای نووسیوە واش ڕۆشتووە بەڵام ئەگەر بگەڕێتە سەر ئەسلیەکەی هەیدادەی بێدادە ئەویش نازانێت سۆمەریەکان چۆنی وتووە بۆیە من ئەتوانم بڵێم ئەو زمانە پاراوەمان کە لە زمانی عەرەبی و فارسی و تورکی مێژوەکەی ئەو مێژوەی کە دیارە هی ئێمە کۆنترە لە هی ئەوانش خۆ لەوەیە کۆنتر بن لەوەی هەر هاوشانی زمانی ئێمە بن بەڵام نازانین بەس ئەوەی کە ساخ کراوتەوەی ئێمە کۆنتر دیارە اینجا ئەم زمانە ئەرکی سەرشانی هەمومانە بە هەمومان هەوڵ دەین هەر یەکەمان فەیسبووکێکی هەیە با لە ڕێی فەیسبووکەکەمانەوە کە پۆستێکە بینین کە شتێکە بینین لەسەر زمان با شێریکەین هاوبەشیکەین من لەوەیە بابەتی کاکسەرکەوتم چەند جار بە هاوبەش کرد بێت هی زۆر لە برادەرەکانی ترم هی مامۆستا حەمە فەریق حەسەن زمانە با ئەرکی سەرشانی خۆمێزانم با پۆستیکەین هەر لێرەشەوە داوا لە کاگیاسینەکەم کاڵێ من پەیجێکم هەیە کوا لە کوێیا بوو لێرەیە ئەڵێ پەیجێکم هەیە بە ناوی ئاوێزە فیلم کاک یاسینجان من هەر ئێستا ئەم بەرنامەیە هەموو بەرنامەکان هەوڵەدەم لە لای خۆمەوە هەر لێرە وەکو ستۆدیۆ شێریکەم وا بزانم ئێستا بۆ نزیکەی 25 بینی 25 بۆ 30 گروپ شێرم کردووە هاوبەشم کردووە اینجا ئەگەر تۆش بتوانیت وابێت من بتوانم هەموو بەرنامەیەک هاوبەشکەم ئەمە خۆی لە خۆیان شۆڕشێکی گەورەیە هەڵمەتێکی گەورەیە بۆ گەشەدان و زین و کردنەوە و تازەکردنەوەی بەردەوامی زمانی کوردی و ئەو هاوڕێترمان فیلمی کوردی حەزەکەم بە ڕێزیشتانە و ڕێگەیەمان پێ بدەن ئێمەش هەوڵ دێن ئەمە بکەین هەموو بەرنامەکانمان لای ئێوە هاوبەش بکرێت دەستخۆشیتان لێەکەم لە کۆتاییە دەستخۆشی بۆ کاک سەرکەوت و بۆ هەر هەمووتان بۆ هەموو پرسیارەکانتان بۆ هاوبەشیتان لە بۆ چوونەکان لە بەرنامەی داهاتوومان کاگ ڕێناس عارف باس لە ڕەنگە کات لە فیلمسازیە حەزەکەم هەمومان هاوکار بین بۆ ئەوەی هەوڵ دەین سینەمایەکی گەش و بوارێکی گەورەی فیلمسازی بۆ ئایندەی فیلمسازی کوردی بچەسپێنین و ئەم بەرنامەشمان هەمووی سەرچاوەن لە یوتیوب هەیە لە تویتەر هەیە لە فەیسبوک هەیە هەموویمان پاراستووە تا ئێستا هەرچەنێ من لێرە نووسیمە بۆ پۆستەرەکەی کاکسەرکەوت 130 بوو بەڵام نەم گۆڕی 130ەکە بەڵام 130 وانە بوو چونکە پێشتر کاک هاشم ئامادە نەبوو تا ئەوەی ئەو 130 بوو ئێمە شەبێ وەکو هینار بڵین 130 وانە تۆمار کراوە ئەم 130 وانەیە مڵکی هەمومانە هی من نییە بەتەنها ئازیزان من خزمەتکارێکم لێرە لە خزمەتی هەمووتانە هی هەمومانە با هەمومان گەشەی پێ بدەین من ئەمە دوا پەیام مەکار سەرکەوتجان ئەگەر شتێکی کەشتێ لە خزمەتام و زۆر سپاس من ئەم شەو زۆر شادمان بووم شەوێک بوو لە شەوە خۆشەکانی ژیانم بەڕاستی کاک سەرکەوت مدت بۆ زیاتر لە 35 ساڵ لەمەوە بەرگێڕایەوە و بەڕاستی تۆ هەمیشە جێدەستە دیارە و هەمیشە کەسێکی خەمخۆربی زۆر سپاس دەکەم زۆر خۆشحاڵ بووم دەسەکانە خۆش بێ بە هیوای بەردەوامی و تەمەن درێژی و لە ساغی بۆ ئێوەی بەڕێز قوربانتم لە خزمەتی هەر هەمووتانم من لە ئێمە زۆر سپاس کاکسەر هیوایم تەمەن بوارم بدا بتوانم خزمەتی گەورەترکەم شەوێکی شات بۆ هەر هەموو لایەک و ڕۆژێکی خۆش بۆ هەر هەموو ئەو ئازیزانەی کە بە ڕۆژ بەدیار ئەم بەرنمەیەوەن کاتێکی خۆش تا بەرنامەی ئایندە خۆشحاڵین جارێکی کە هەمومان پێکشاد بینەوە بابەتی تێر و تەسەل پێشکەشکەین.